ئارزان و خۆشەویستان ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش. من شەماڵ عەلیم و ئێوە بینەری بەرنامەیەکی تر لە بەرنامەکانی کەناڵی هیوان. ئەم بەرنامەیە دیدارێکی تایبەتە لەگەڵ فاتح شێخ سەبارەت بە شۆڕش و ڕێخستنەوەی سۆشیالیستانی کۆمەڵگا. دوێنێ 152 ساڵ تێپەڕی بەسەر یەکەمین شۆڕشی کارگەریدا لە فەڕەنسا لە کۆمەڵی پاریس بوو. هەفتەی ڕابردوو 8 مارس ساڵیادی 105مین ساڵی یەکەمین بریسکەی شۆڕشی رووسیا بوو کە دواتر بە شۆڕشی ئۆکتۆبەر دواپەردەی ئەو شۆڕشی ئۆکتۆبەر شۆڕشی مەزنی ئۆکتۆبەر بوو. ئەمڕۆ لە ڕۆژگارێکی تایبەتە لە ناوجەرگەی قەیرانێکی چەندلایەنە و چەند سەرەدا لە دۆخێکدا کە زۆر کەس بە زریانی تەواو یاخود پەرفێکت ستۆرم ناوێبن لە شوێنێکا و لە دنیایەکە کە سەراپای قەیرانە شۆڕشێکی تر یاخود سەرەتاکانی شۆڕشێکی تر لە کۆمەلگایەکی شۆڕش دیتوتە کە ئێرانە دەستی پێکردووە. باسی شۆڕش بۆ کۆمونیستەکان و خوازیارانی گۆڕیندنیا هەمیشە باسێکی دەم و دەستە، هەمیشە باسی ئێستایە، بەڵام دیارە لەم دۆخەیە و لەم یادانەیە و لەم هەلومەرجەیە کە لە دنیاتیاژین ئەم باسە زۆر زیاتر دەم و دەستی هەیە و زۆر زیاتر باسی ئێستایە. شۆڕش مانای چی؟ شۆڕش چۆن تێبگەین؟ بۆ چۆن بیناسیێنین؟ و ئایا پەیوەندی بە ڕێخستنەوەی کۆمەلگاوە چییە؟ ئایا شۆڕش تێکدانی دەسەڵات نییە؟ ڕێخستنەوەی کۆمەلگایانی چی؟ و دواتر بۆچی ڕێخستنەوەی سۆشیالیستیانی کۆمەلگا؟ ئایا ڕێخستنەوەی سۆشیالیستیانی کۆمەلگا تابیرێکی دروستە؟ سەبارەت بەم محوەرانە ئەمڕۆ میوانداری هاوڕێی ئازیزمان فاتح شێخەکەین و لەم بابەتەوە هەوڵ دەدەین سەبارەت بەم تەوەرانە گفتوگۆ بکەین. داوا لە بینەرانی ئازیزەکەین کە ئەم بەرنامە لە ڕێگای یوتیوبەوە سیر بکەن و هەوڵ بدەن لە سۆشیال میدیا لە ڕێگای خۆیانەوە بڵاوی بکەنەوە و بینەرانی زۆرتر بەم کەناڵە بناسیێنن، کەناڵەکە سەبسکرایب بکەن و لایک و پشتیوانی ئەم کەناڵە بکەن بۆ برە و پەیداکردنی زیاتر. ئەم باسانەی لێرەیاکرێن ئەکرێ سەرەتای گفتوگۆ، سەرەتای ڕاگۆڕینەوە و لێکۆڵینەوە و لێکدانەوە بن، پێشوازی لە هەر ڕەخنەیەک هەر سەرنجێک و هەر کۆمنتێکەکەین کە سەبارەت بەم باسە ئەکرێ لە یوتیوب یاخود لە فەیسبوک وەک کۆمنت دابنرێ و ئەم گفتوگویانە درێژیان هەبێ. زۆر بەخێراتی هاوڕێ فاتح شێخ، زۆر خۆشحاڵم کە داوەتی منت قبول کرد بۆ ئەم بەرنامەیە و ئومێدەوارم تەندروستیت هەروە باش بێ، هەروە پڕ ئەنەرجی بی و ئاوا زوو بتوانین لەم بەرنامانەیە بە دیداری ئەوە شاد بینەوە. ئاوڕێ فاتح، من باسەکەم بەوە دەست پێ کرد بکەم ئێوارە باش بڵم بە خۆت و بە بینەرانی کاناڵی هیوا کە پێم وایە هەمیشە سەرچاوی هیوا بووە. زۆر سپاس دەکەم، زەحمەتی ئەسلی بەردامەکە بەسەر شانی تۆیە، دەست خۆش بێ. هەربژی هاوڕێ فاتح، ئەوەی کە لە باسی شۆڕشە بۆ من جێگای سەرنج بوو کاتێکە لەسەر ناونیشانی ئەم بەرنامەی ڕێکەوتین خودی وشەی شۆڕشە کە بە فارسی ئەبێ بە ئینقیلاب، بە عەرەبی ئەبێ بە سەورە، بەڵام بە ئینگلیزی ریڤۆلیوشنە. هەرچی لێکێ دیتەوە ئەم لاولایەکەی لەواچێ بە دە شۆڕش تامی ریڤۆلیوشنێ نەدا. شۆڕش بە معنای یاخیبوون، بە معنای ڕاپەڕین دێ، بە معنای تێکدانی ئەوەی ڕابردوو دێ،
بەڵام لەناو خودی ئەم وشەیەیە قسەکردن لەسەر ئایندە لەسەرەوەی کە شتێکی تر جێگای ئەمەی ئێستا ئەگرێتەوە یاخود ڕێخستنێکی نوێ جێگای ئەم شێوازە لە ڕێخستنی ئێستای کۆمەلگا ئەگرێتەوە لەناو ئەمەیە بوونی نییە. هەستەکەی چه ئەوانەی کە ناوی ئەم دیاردەیان بە ناوی شۆڕژ ناوە ڕیڤۆلیوشنیان کردو بە شۆڕش چه ئەوانەی ئەمڕۆژ سەبارەت بەوە قساکەنوانە زۆر جار ئەم ناڕۆشنیە لە خۆیان هەڵەگرێ ئەم وشەیە. لا ئێوە جوانیە ئەوڕێفاتە لا ئێمە کوێیە مەبەستم لای تۆ لای من ئەگەر دەبیرت بە یەک دوو بەرنامە لەوە پێشتریش من لەگەڵ بەکاربردنی کەلمەی شۆڕش و ئینقلاب دەست بەجێ کەلمەی ڕێڤۆلوشنم بەکاربرد چونکە قەناعەتی من ئەوەیە کە زبانێکی جیهانی وجودی هەیە کە لە حاڵی حەزرا زبانە جیهانی ئینگلیسیە بە بڕوای من جارە تەسەوڕ ناکەم زبانێکی تر مثلا تا 15-20 ساڵی تر سەرکەوێ بەسەر زبانی ئینگلیسیە جگە لەوە زبانی ئینگلیسی زبانێکی ئوروپاییە يعني مثلا ريفولوشن كتو الآن موضوعي بحثي منو تويا لزباني فرنسا ريفولوسيونا لزباني ألمانيا ريفولوسيونا وتوزك فرقية بلام هم كسي مثلا للسعودية ريفولوشن علن يعني هم كسي تيغا لأوروبا يعني لبشي زوري الدنيا كتب لي ريفولوشن تيغا منظور شيء جقلوا بحث وانية كلمة كمعنى شيء يعني بحثك ديكشنري نية بحثك كولتوري سياسية فرنجي سياسية يعني مثلا للزمان انقلابي يعني شورشي ريفولوشني فرنسا معنى الريفولوشنا معناه كي قوري بياكردوا يعني تصور ناكم كز لأوروبا يا لوانيك أم كلمة ببيسن تصوري يمكن كريفولوشن هالشونيك يا عاسيبونيك أولنية بلام بلين خاصيتي ترجمة يا بلين خرابيتي ترجمة أويا جاري ويا لترجمة اشتكى أقورا يعني زاري قزي كويت وكلمة كيف كلمة يكتب زواني كترا بلام دنيا أولنية أو بارا كولتوريا كالتشرا كالزبانكي ترا هي سيبرا خابسر ترجمة مثلا انقلاب لإيران كبيلن انقلاب راسي انقلاب معناه السيري هي بلام چونك لإيران يسا لزماني مشروطيته اشتك بنا انقلاب نان راوه ودواش زور إيران زور ربطي بول لقل روسيا و چونکە دوای انقلابی مەشروطیەت لە ئێران بەر لە انقلاب مەشروطیەت 1905 بوو کە هەر پێیانەوە انقلاب نادام بە رووسی بەڕاستی چی پێڵێن حتمما نەویش هەر شتێکە وەکو ڕێڤۆلوشن دوای مەشروطیەتیش شۆڕشی گەورەی ئۆکتۆبر بووە هەموو ئەمانە تەئسیری کردو لەسەرەوە کە لە زبانی فارسیە کەلمەی انقلاب ئەحساسەکە زۆر نزیکە لە ڕێڤۆلوشن مثلا سەورە من نازانم چەندە وایە زۆر شارەزانیم بەڕاستی بەڵام شۆڕش بە نەزەر من بارێکی تری هەیە یعنی چی پێڵێن چارجێکی تری هەیە بە خەولی ئینگلیسی یعنی مادام وتت شۆڕش لە بیرەوەری خەڵکی کووردا یا بڵێن لە کولتوری مێژووی خەڵکی کووردا زۆرتر معنای عاسیبوونی شاخ و ئەوانەیە تر لە هەموو شت بە نەزەر من بێمەعنیترەوەیە کە گویا ئەم مەسەلە مەشهورە لە ناو کووردا کە کورد هیچ دۆستێکی نییە غەیری کێوەکان نەبێ کە تەسەوڕەکەم 40-50 ساڵە ئەم معنای نییە چونکە خەڵکی کورد ئەغڵب بینی زۆربیان زۆران لە شارەکانە ژین یعنی مەگە بۆ سەیران بچن بۆ کێوەکان یعنی ئەم جۆرە قسانە تأثیر بزوتنەوەیەکی تایبەتیە لە کۆمەلگای کوردستانە کە ئەو بزوتنەوە تایبەتی بزوتنەوەی کوردایەتی بووە کە لە ئەسڵا لە سەرەتاوە زۆرتر بزوتنەوەی سەرۆک عەشیرەکان بووە و تەبعەن یاخی بوون بووە
طبعا حالتي الشاخي دوای بووە بەڵام هەتا مەسەن 30 ساڵەوە پێشش مەسەن کەسی وایە لە ناو بزرگتنەوەی کوردایەتیا کتێبی نووسیوە شاخ لە شاخەوە تا شار حتا لەبارەی ئەدەبیات لەبارەی شێعرەوە شێعری شاخ شێعری شار یعنی ئەم شتە کلمێ شۆڕش لە کوردیا ئەم چارجەی بەخۆی گرتووە ئەم بارەی بەخۆ گرتووە لەبەرەوە زۆر بەجێە ئەگەر لە باسێکی ئاوا کە ئێمە خەریکین باسەکەین ڕۆشنی بکەنەوە کە مەبەستمان ئەو کلمەیە کە لە زبانی جەهانیا یا لە زبانی ئەوروپا پێڵەن ڕەڤۆلوشن ڕەڤۆلوشنیش من لە بیرمە وەختی خۆی لە شۆڕشی فەرەنسا ئەم بەحسە بوو کە ئەوەی لە فەرەنسا خەریکە ڕووەدا هێشتا نەڕووخا شای فەرەنسا ئەوە کە ڕووەدا یاخیبوونە ڕێڤۆڵتە طبعا بە سەکە کاتە شتێکی تر خودی ئەو شایە کە ئەنقلابەکە ڕووخانەوەتی نا ئەمە ڕێڤۆلوشنە یعنی ئەمە ئاڵوگۆڕێکی بنەڕەتی ترە ڕێڤۆڵت و ڕێڤۆلوشن مەسەڵەن لە ئینگلیسیا فەرقیان ئەوەیە تر بۆ معنە ئەوەی کە ئەمڕۆ من تۆ قسەمان لەسەر کردووە ڕاستە لە تایتڵە کوردیەکاتە نووسوتە شۆڕش و ڕێکخستنەوەی سۆسیالیستیانەی کۆمەلگا بەشێکی لەم کلمە کوردیانەیە بڵێن لەم تێرمە کوردیانە بەدەست من و تۆ نییە لە توولی 56 ساڵی ڕابردووە جێگیر بووە بەڵام ئێمە تەبعاً مەزورمانەوەیە کە ئێستا شتێک لە جەرەیانایە کە پێڵەن ڕێڤۆلوشن و لە ئێران حدودی 6 مانگە ئیتیوای لە هاتوو لە هەموو دنیا پێڵەن ڕێڤۆلوشن لە ئێرانە ئەوەی کە لە ئێرانە هەیە ڕێڤۆلوشنە مەبەستمەوەیە مەسەڵەن ئێستا ئەو هەموو مزاهرە تظاهرات بڵێن دیمۆنسترەش لە فەرەنسا هەیە کەس پێی ناڵێ لە فەرەنسا ڕێڤۆلوشنێک لە جەرەیانایە چونکە لەوێ بەحسی ئەو عمری تەقاعدە کە هەوڵیاندا لە 60 بەرەوژوتر نەچێ دوایە دیارە ماکرۆن و دەوڵەتەکەی زۆر هەوڵیاندا زیادی بکەن زۆر زیادی بکەن بە 64 ئەوەندەی کە من بیستمە ئەو خەڵکەش کە ئەترازیان هەیە ڕەداهاتیان داوە کە مەسەڵەن قەیناکە با بێ بە 62 بەڵام ماکرۆن هەر ئیسراری هەیە بێ بە 64 باس لەسەر 64 ساڵ و 62 ساڵ و ئەوانەیە یعنی ڕێڤۆلوشن نییە یا حتا یەلەک زەردەکانیش هەر تەسەوور ناکەم بەحسییانەوە بوو بێ کە بیانەوە کۆمەلگا لە بنەڕەتەوە بڕوخێن تێکی بدەن و دووبارە سازی بکەن لەبەرەوە بەحسەکە ئەمڕۆ ئێمە ئەوەیە من بەینی فەرەنسا بیرم کەوتۆ تقریبا 23 ساڵ لەوە پێش چونکە لە ئەمڕۆ بەحسی ساعتی کاری شەکەین 23 ساڵ لەوە پێش لە فەرەنسا ساعتی کاریان لە 40 ساعت و کرد بە 35 ساعت کەم نییە ڕاستەکەی لە حاڵێکە لە 10 ساڵ بەلەواترۆ لە 15 ساڵ بەلەواترۆ لە ئەڵمان لە شوێنی تر لە ئینگلیس بەحسیەوە بوو کە بکرێ بە 35 بکرێ بە 37 بکرێ بە فلان و دوای لە بینی ڕێکخراوە کرێکاریەکان و ڕێکخراوە ساحب کارەکانە ئەم زمانی کارە هەفتەگیە کەم بکرێتەوە لە فەرەنسا کردیان بە قانون یعنی کە کردیان بە قانون ئیتر لە حدودی ڕێکخراوی کرێکاری و ڕێکخراوی ساحب کار و ئەمانە دەرەچێتن لە کولی فەرەنسا ساعتکاری هەفتانە بوو بە 35 ساعت مە سەرکەوتنێکی زۆر گەورە بوو بۆ کۆمەلگا ئەو وەختەش من مەقالەیەکم لەسەر ئەمە نووسی زۆر کەس پێیان وا بوو ئەمە سرایەتەکە بۆ وڵاتانی سرایەتی نەکرد نەک هەر سرایەتی نەکرد لە خودی فەرەنسا ئەم جارە هاتن بە جۆرێکی تر قەرەبووی بکەنەوە ئەم کارە کە ئێستا ماکرۆنێکە ئەوەیەڵێ باشە تۆ هەفتەی 5 ساعت کەمتر کارەکەی بۆ من یعنی کرێک هات 5 ساعت کەمتر کارەکە بوو ساحب کار بەڵام من کە قانونم بەدەسە عمری کارکردنی تۆ 2 ساڵ یا 4 ساڵە بمە سەر یعنی قەرەبوویەکەم لەوانێ دوو قات قەرەبووی بکاتەوە یعنی ئەو بەشە لە وەخت لە ژیانی کرێکار کە ئەو ئەیچەوسێنێتە بەهەرحاڵ تەواوی بەحسی 35 ساعت کار لە هەفتە 6 ساڵ
عمری تەقاعد هەموو ئەمانە باسی ژیانە، باسی بە کەڵکترین شتی ژیانە کە عبارەتە لە زمانی کارکردن و زمانی ژیانکردن. بەهەرحاڵ سەبا بچینەوە سەر باسی انقلابەکەمان و باسی شۆڕشەکان و باسی ئێمە لە بەرنامەکانی پێشوە حتا پێم وایە لە بەرنامەی 2 ساڵ لەوە پێش باسی ئەومان کرد کە کۆمەلگای جیهانی نەک تەنیا مەسەڵەن بڵێ شوێنێکی وڵاتێکی تایبەت، کۆمەلگای جیهانی تووشی قەیرانێکە کە کەسێکی وەکو کلاوس شواب کە 50 ساڵ فەرمی داوسی گێڕاوە ئەڵێ ئەم نظامە هەڵ ناکا بێ دەستکارێکی بکەین، ریسێتی بکەین، یعنی ڕێکی بخێنەوە. بەڵام ئەو هەدەفی ئەو کە ڕێکی بخەنەوە بە شێوە کە سەرمایه‌داری داوام پێیا بکە. هەر وەختە من ئەم مەسەلەمە تەرحکردم جا بۆ ئەوان هەوڵی خۆیان نەدەن، کاری خۆیان نەکەن. بەڵام کار و کۆمونیستەکان بۆ ڕێکی نەخەنەوە بە شێوەی دقیقاً قسەیەکی کۆن هەیە هاوڕێ فاتح، باسی ئەوەکە کە وەختێک کە چینی باڵادەست خۆی قەناعەتی بەوە کردووە کە بێ دۆخەکە سەر لە نوێ ساز بدرێتەوە، سەر لە نوێ ڕێک بخرێتەوە یا ڕیسێت بکرێتەوە دەردی کلاوس شواپەڵێ. ئەمە بۆ خۆی نیشانەیەوەیە کە هەلومەرجی ئاڵوگۆڕێکی ڕێشەیی لە کۆمەلگای هاتووەتە کایەوە. ئەوەی من مەبەستم بوو لە وشەی شۆڕش زۆر جار ئەم ئینتیباعا کە هەر مەسەلەکە تایبەت بە زمان نییە، بە جۆرێک هەستەکەی نەک تەنها چەپی خۆرهەڵاتی ناوەڕاست کە بۆ نمونە لە تورکیاش هەر پێوترێت دێڤرم، بە عەرەبی پێوترێت سەورە، بە فارسی پێڵین ئینقیلاب، بە کوردی پێڵین شۆڕش، وەڵکو چەپی دنیاش بەگشتی بەشێکی گرنگی باسی شۆڕش کە باسی ڕێخستنەوەی کۆمەلگایە لەبیر کراوە. زۆر جار شۆڕش وەکو ئاکشنێکی دراماتیکی، وەکو ئاکشنێکی زۆر سەریع لە خێرا گۆڕانکاری و لابردنی دەسەڵاتێک و هێنانی دەسەڵاتێکی ترا خولاسە ئەکرێتەوە. بە بڕای من ئەم باسە لەسەر مەسەلەی شۆڕش کە دواتر دێینەوە سەر ڕێخستنەوەی سۆشیالیستیانەش هەر لەم بابەتەوە، ئەم باسە بە تایبەت لە دۆخێکا وەکو دۆخی ئێران و ئەمانە ممکنە زۆر مەترسیدار بێ، ممکنە زۆر بەمانای بەردەستکردنەوە و قەچیسکردنی ئاڵوگۆڕی شۆڕژێڕانە و ئاڵوگۆڕیشی ڕیشەی بێ لە کۆمەلگایە لە لابردنی دەسەڵاتێک و هێنانی دەسەڵاتێکی تر کە دیارە ئەوەش بە معنایەک لە معناکان ئەتوانێت ئینقلاب بێ وەک ئەوترێ مەسەلەن ئینقلابێکە کە دەسەڵاتێکی کۆنەپەرستانەی قڕون وستایی لا ئەبەی وە دەسەڵاتێک گەنی تەکایەوە کە شەبیهی دەسەڵاتەکانی ناوچەکەی. ئەمە بۆ خۆی لە خۆشیە بە بڕای من هەر ئەوەی کە ئەم جمهوری ئیسلامی لە بەیم بچەوەوانە بۆ خۆی هەنگاوێکە ڕوو لە پێش، بەڵام ئەمە ناکرێ ناوی شۆڕش بێت لە ڕوانگەی ئێمەوە بۆ معنایەش باسەکە تەنها لەسەر ڕووخاندنی دەسەڵاتێک نییە، ئەوە ڕووخاندنی سیستەمێک نییە، قسە لەسەر بیناکردنەوە سازدانەوەی سیستەمێکی دیاریکراوە کە کەمتر لەم بابەتەوە نەزەری کۆمونیستەکانە چێتە سەر ئەوەی کە بێ ئەلتەرناتیو چی بێ. زۆر جار ئێمە باسی سلبی ئیسپاتیمان بیستووە کە ئێمە لە کاتی شۆڕش و انقلابەکان هەمیشە بێ سلبی بین و کە باسی ئیسپاتی بکەی باسەوەی دوای ئەوچی دێت و ئەمانە ئەمە باسێکە جارێ وەختی نییە و ئەوانە وەکەوەی کە شۆڕش قۆناغ بێت و قۆناغ تۆ باس لە مەسەلەکان بکەیت و ئەو ئەمڕۆی ترکە قسە لەسەر سۆشیالیزم بێشتا وەختی نەهاتوە، قسە لەسەر ڕێخستنەوەی سۆشیالیستانەی کۆمەلگا وەختی نەهاتووە. من لەم ڕوانگەیەوە ئەیبینم کە مەسەلەی خودی وشەکە نییە، خودی وشەسازی نییە، خودی ئەو ئایدیانەی کە لە پشتی ئەمەوەن ئایدیایەکن کە پێویستیان بە چی بڵێن با بڵێم ڕیسێتکردنەوە هەیە. بەڵام من شتێکمێ لەسەر قسانەی تۆ کردت باسی ئەوەی کە ئێستا وەختی سۆسیالیزم نییە و ئەمانە ئەو باسی قۆناغی ڕێڤۆلوشنەکەیە، بەڵام باسی سەلبی و ئیسپاتی باسێکە مربوط بە استراتێژی ڕووخاندنی ئەو ڕژیمێکە لەسەر حکومە. لەبەرەوە ئینسان توانێت ڕێیەکی جیاوازی بێ، بەڵام ئەم دوو بەحسە لە یەک جیاوازن. زۆر کەسەڵان مەسەڵەن پێیان وایە شۆڕشێلانی ئێران شۆڕشێکی دموکراتیکە لەناو چەپەکان ئامانزورمە ئەگینا ڕاستەکان مەسەڵەن کەسی وەکو ڕەزا پەهلەوی تا 2 ساڵ لەوەنبەر ئەیود ئینقلاب خشونەتە نابێ بکرێوانە زۆر کەس تریش کەستا هەمویان باسی ئینقلابەکەن، بەڵام ئەوان کە باسی ئینقلابەکەن مەزوریانەوەی ڕژیمی جمهوری ئیسلامی لاچێر
ڕژیمێکی مەسەڵەن کە 50 ساڵەوە پێش بووە ئەوە دیسان بکرێتەوە حتا خۆیان پێڵەن ئیران ڕا پەس میگیریم یعنی وەریەگرینەوە یعنی بەنەوەیەک ئەترافەکەن بەوە کە وەختی خۆی تەحویلیان داوە هەرواش بوو بەڕاستی وەختی خۆی شا کاتە باوکی ئەم ڕضا پەهلەویە باڵوێزی ئەمریکا و باڵوێزی ئینگلیس چوونە بەر دەرگاکەی و خەڵک کە ئیگەێنەوە شتی سەیرە گێڕنەوەڵەن چوونە بەر دەرگاکەی نەچوونە ژوورەوە یعنی شا خۆی لە کتێبێکا کە ناوی چییە وەڵامدانەوەیەک بە مێژوو لێوتوتی جاران ئەمانە هاتن لە دوورۆ تازیمیانەکەی سەم جارە هاتن لە دەرگاکە وێسان هێنی دەرگایان پێگرت بوو وتوان ئەبێ بڕۆی شا لە جاتیوە بڵێ ینی چیەوە بەم نەڵێن بڕۆوتی بۆ کوێ بچم ئەوان شتیان جارە بچ بۆ مسر وتی ئەخمە حەزەکەم بچم بۆ ئەمریکا تیان نا جارە بچ بۆ مسر یعنی ئەوان بۆیان دیاری کرد کە تەحویلی بدا و ڕاتە دەرۆیتر بۆیە ئەلان جەماعەتە کە پیانەڵێن سەڵتەنەت تەڵەبیا و چەند نەفەرەکە لەگەڵ ڕضا پەهلەوی شتێکیان ئیمزا کردووە ئەمانە یانەوێ ئەو شتێک کە شای پێشوو تەحویلی دا بە خومینی و بە باڵێزی ئەمریکا و ئینگلیز ئیسەوەری بگرنەوە خۆ معلومە ڕەبتێکی ڕێخستنەوەی کۆمەلگان نییە ئاڵ و گۆڕێک لەسەرەوە و کەیف خوێنەوان پێ بڵێن ئینقلاب بەڵام من و تۆ پێ ناڵێن ئینقلاب ئەو چەپانەی کە ڕخنەکان لە سەرمایەداری بوونی کۆمەلگایە و مەسەڵەن سەر لە ئێرانە لاچوونی جمهوری ئیسلامی پێداویستی ڕۆشتنە بەرەو لابردنی سەرمایەداری یعنی تو ناتوانانی بەحسیەوە بکەی سەرمایەداری لابم لە ئێران بەبێەوەی جمهوری ئیسلامی لابێ لەسەر ڕێگەی ئەم خەڵکە 86 ملیۆنیە مەسەڵەن بۆ کەسی وەکو من کە زیاتر لە 6 ساڵە هەوڵ تەقالا ئادەم 44 ساڵی هەر لە زمانی ئەم ڕژێمی ئیسلامی سەرمایە بووە بۆ من لاچوونی جمهوری ئیسلامی زۆر فەوریە زۆر حەزەکەم ڕۆژێک زووتر بکرێ تەبەن بە پێی وەزعەتی واقعی نەکەڕوە بە ئارەزوو بەڵام مەبەستمەوە نییە کە ئەمە لاچێ بابزام دوای چی لێدە مەبەستمەوە ئەمە لاچێک کە دوای ئەوە سەرمایەداری لابین و سەرمایەداری لابین ینی کۆمەلگا بە شێوەی سۆسیالیستی ڕێک بخەینەوە و ئەمە بەحسێکی زۆر ڕۆشنە یعنی بەحسێک نییەک خۆناغ هەڵ ناگرێ بە بڕای من یعنی ئەوانەی کە باسی قۆناغی دموکراتیکەکەن بەحسیان ئەوە نییە کە جارە بە ئەم قۆناغە بێت و ئەو قۆناغەکەی تر دوایە بێت بەحسیانەوەی ئەو قۆناغەکەی تر نەیەدیتر دقیقاً بەڵام من زۆرتر کێشەم لەگەڵەوانیان نییە کاوە بە سەریحی قساکەن باو قۆناغی ترنێت یاخود معنای قسەکەیانەوەیە باسەکە لەسەر ینی زۆرتر من سەرنجەکەم لەسەر ئەوەیە کە ئەوانەی کەوا ناڵێن ئەوانەی کە ناڵێن ئێمە قۆناغبەندیەکەین بەڵام لە واقعی حاڵە کەمترین قسە لەسەر اقتصاد دەکرێت ئەنی مەسلەی هەر ئینقلابێ مەسلەی هەر شۆڕشێک مەسلەی هەر گۆڕانکاریەکی ڕیشەی لە کۆمەلگایە ینی سەرنجام هەر ئابوووریە ینی هیچ شۆڕشێک بە معنای ئەوەی کە ناوی لێنرابێ ڕێڤۆلیوشن لە دنیای نەکراوە بەبێ ئەوەی جۆرێک تێگەیشتنێکی تر لە ئابووری داهاتوو بوونی بوو بێ ئەی تەنانەت لە ئەم بڵین ئینقلابێک کە لە ئێرانە لە 57 ساڵی 1970 ڕوویدا بە جۆرێک باسەکە زۆر ڕۆشن و دیار نەبوو بەڵام هەمیشە قسەکردن بوو لەسەرەوەی تابعیتی ئیمپریالیزم لابەرین و دیێوانشی کە هاتنە سەردەسەڵاتوانە لە ئێزالیش هەر بەم ئاراستەیە و لەسەر مۆسیقایە گۆرانیەڵێن کە ئێمە استقلالی اقتصادیمان هەیە و لە ئیمپریالیزم دابڕاوین و بەندەکانی ئیمپریالیزممان پساندووە و استقلالی اقتصادی خۆمان هەیە و ئەم بابەتە مەسائلانە ئەنی باسی اقتصاد لە باسی شۆڕش دوور نییە بەڵام هەستەکەی ئەمەی کە لە ئێرانە ئێستا ئەوترێ لەسەرەوەی کە لە ئایندە بێت چی بێ سەر و بنی تەواوی سیاسەتە ئەم سیاست بگۆڕێ بە سیستمی سیاسی ئێستا بگۆڕێ ئازادیەکان بێتەکایەوە خەڵک ئەمانە هەمویان پێویستن یعنی ئێستا مەسەن لە ئێران کە شۆڕشێک بەرپای و 6 مانگ بەردەوام بوو تقریبا هەموو کەسێک ئەوەی کە صاحب نەزەری پێڵەن
ڕای لەسەرەوەیە کە ئەمە ئیترا ناوەستی سەرکوت ناکرێت ئەڕوا تا ئەم ڕژیمە لا بە بەڵام تا ئەم ڕژیمە لا نەچێ بەحسی گۆڕێنی اقتصادی ئاکتوێل نایێنی عملەن نایەتە سەرمێزی کۆمەلگا لەبەرەوە بەحسی سیاست و اقتصاد ڕاستە بە یەک تێکەڵ لەگەڵ یەک تێکەڵن بەڵام ئەوە هەیە یعنی ئێستا کە بەحسەکەمان هاتو سەرەمە با من باسیەوە بکەم کە بۆ ئەوەی ڕێخستنەوەی سۆسیالیستیانەی کۆمەلگا لە ئێرانە واقعیت پیا بکە بەرلەوە ئەبێت نەک تەنها جمهوری ئیسلامی بڕوخێ بەرلەوە ئەبێت چینی کرێکار دەسەڵاتی سیاسی بەدەستەوە بگرێگەنە دەسەڵاتی سیاسی بەدەستەوە نەگرێت چۆن اقتصاد گۆڕێ یعنی چۆن اقتصادەکە لە بنەڕەتەوە گۆڕێ ئەو بەحسە هەیە یعنی من ناو ئەم هەموو کتێبا کە هەیە و زۆریان خوێندۆ کتێبی کشم دیوە کە بەلامە دۆ عجایبە یعنی تۆزێک ببوورە داوای لێبوردنەکەم لە نووسەرەکەی بەڵام پێکەنینم پێ دێ ئەوژەوەیە کە سەرمایهداری بڕوخێن بەبێەوەی وەزعیەتی سیاسی دەسەڵات بگرین بەبێەوەی دەسەڵات بگرن بەڵێ عنوانینەکە ئەوەیە یعنی ئەوە کێ لە دوانی کێوە قسە ئەگەر چینی ئەگەر کۆمەلگا لە ئێرانەوە سەر لە دنیا ئەگە کۆمەلگا دوو چینی سەرەکیە کە چینێکی ئێستا دەسەڵاتی بەدەستە چینی سەرمایهدار و بورژوازیە و چینێکیش کە هەوڵەدا ئەگە ئەو چینێک کە هەوڵەدا نەتوانێت دەسەڵات بگرێ بەدەستەوە چۆنێک گۆڕێ لەبەرەوە ئەم بەحسە زۆر مهمە یعنی مەسەڵەن فەرزکەن سەم جەماعەتی ڕضاپەلێ و ئەمانە شتێکی تریان کردو بە باوکە باسی ڕژیمی باسی ئەوەی کە لە داهاتوە چی ئەکرێ جارێسان مەکەن حتا یەکیان پێم وایە فەرمایشێکی وای کردو هەرکەس باسی ئەوەی بکە دوایم ڕژیمە چی بێ ئایسە لەم وەختا باسی بکە ئەمە خەیانەتە کەیف خۆیەتەوە کێ بە خەیان نەزانێ ئەوانە بەڵام جاتوەرە باسی سۆسیالیزم بکە لەلای ئەو کەسە هەر لێت وەرناگرێت گوێر بۆ ناگرێ بەڵام ئەمە فریوکاریەکە چونکە تاوجەکە بە کۆمونیستەکانە گەڕێتەوە لە زمانی ڕوخانی ڕژیمی شایشە ئێمە کۆمونیستەکان معلوم بوو مەراممان ئەوەیە کە ڕژیمی شا بڕوخێن بۆ ئەوی کۆمەلگاس بکەین بە سۆسیالیستی و تەبعاً هەنگاوێکیشمان بۆ هەڵگرت هەر ئەو شوێنانەوە هەر ئەو کاتانەی کە بەدەستمانەوە بوو سیستمی نظامی شوراییمان دامەزران بە هەموو کەم و کوڕێک و کە وەختە بووی بەحسم نییە بەڵام سیستمی شورایی خۆی شتەکە وەزعیەتەکە ئامادەکە بۆ ئاڵوگۆڕی سۆسیالیستی لەبەرەوە یعنی هەر کەسە ممکنە لە ئینقلاب هەدەفێکی بە هەدەفەکەشیەوە بە یەکێک لە هەدەفەکان بەبڕان ئەلعانەوەیە کە مەسەن ڕضاپەلێ و جەماعەتەکە بۆیان ئیمزا کردوکەی کێشان هەرزەوەکی لە خەڵکی کوردستانە هەدەفیانەوەیە کە ئەمە انقلابە سەری بکەن بە ژێر ئاوە یعنی دژی شۆڕشن ئەمانە کاونتر ڕێڤۆلوشنن نەگەوە بەشێکن کە گوایانوێ ئەم ڕێڤۆلوشنە بەلاڕێدا بن بەلاڕێدا نایبن لەبینێ بن وەگەوەی ریڤۆلیوشن یا شۆڕش چەند ڕێگایەکی هەبێ ئەمان ڕێگایکی کەزیان گرتەوە ڕێگایکی لا ڕێیان گرتەوە مەسەلەکەوانی ئەمان ڕێک بە پێچەوانی ئاراستەی ئەم جەلانە چەپڵەن ئەمانە هاتوون شۆڕشەکەی ئەمە بدزن یانە چی بدزنای بن بۆ کوێ چی بدزن نایدزن یانە سەرکوتی بکەن بەڵام بە ناوی ئینقلابەوە بە ناوی ڕێڤۆلوشنەوە سەرکوتیەکەن چونکە ڕێگەیەکی تریان نییە هەر خۆمەینی و جەماعەتی شێر وایان کرد ئەوانش باشەفاتە بەڵێ ببەخشە من ئەزانم ئەمەکە بەڵێ فەرمو بەرحەب بۆ بچین ناو بەحسەکەمان من بەلەوە یا شتێکە خەمەوە بینەران ئەوڕۆژەمە ئێمە لە ساڵی 2020ەوە ئەم بەحسەمان هەیە کە قەیرانێکی اقتصادی جیهانی هەیە ساڵی 2020 من وتم ئەم خێرانە جیهانیە لە 2019 پێشبینی کرابوو بەڵام دیارە 2020 ڕووی داوە بەڵام چونکە کۆرۆنا هات باسی قەیرانەکە بوو بەژێر باسی کۆرۆناوە تەمان باسی کۆرۆناش باسێکی زۆر مسیبەتێکی گەورە بوو
بەڵام ئەم مسیبەتە گەورە بۆ بەشەریەت فرسەتیدا بە دەوڵەتەکان کە ئەو بەحسی خەیرانە ئابوووریە باس نەکەن نەگەوە ئینکاری بکەن ئینکارشیان نەکرد الحەق دا بەڵام 2020 بە هەر جۆرەکە چوە ئێستا 2023 حوتوی ڕابردوو سیلیکۆن ڤالی بانک لە ئەمریکا کە سخۆتی کرد تەقاعد لە یعنی بازنشستە لە سوێد لە یەک ڕۆژە 12 میلیارد کرۆنیان لە کیش چوو یعنی ئەو تەقاعدانەی کە پولی تەقاعدەکەی خۆیان خستبووە ئەو بانکە پێیان وابوو بانکێکی مهمی ئەمریکاییە ئیترەوە زۆر زامنە لە یەک ڕۆژە ئەم زەرەریان نەکرد و دوایش مەسەڵەن بایدن هات خۆی وتی من هەوڵە دەم و قەولە دەم کە نێڵم ئەم شکستی یعنی ڕوخانی سیلیکۆن ڤالی بانک شتی تری بە شوێنابێ هەر فەورەن لە ئەمریکا دوو مانگی تریشی بە شوێنە ڕوخا بەڵام بە هەر حاڵ ئەمە نیشانی دا کە لە دنیا لە اقتصادی لە ئابووری دنیا بەحرانێکی گەورە هەیە ئەمە یەک دووەمەوەیە کە من هەر لەم بەرنامەی کاناڵی هێواوە چەند جار باسم کردووە کە ئەغڵەبی قەیرانە ئابووریەکان لە توولی مەسەڵەن 200 ساڵی ڕابردووە ئەغڵەبیان یا بە هەر حاڵ بڵێن بەشێکیان یا کێشراوە بە شەر یا کێشراوە بە ئینقلاب و باسی ئەوم کردو کە ئیمساڵ هەردووکیان هەیە وە شەر لە ئۆکراین هەیە کە ڕاستە جغرافیاکەی ئۆکراینە بەڵام شەڕەکە بە واقعی شەڕەکە کە تەسیراتی جەهانی هەیە لەسەر مێزی خواردنی من و تۆش تەسیری داناوە ئەم شەڕەکە لە ئۆکراین هەیە و ئێستا مەسەڵەن تەماشاکە ئێستا کە من و تۆ بەیەکۆ قسەکەین سەرۆک کۆماری چین چووە بۆ رووسیا کە بخیاڵی هەیە لەگەڵ پوتین ڕێگایك بدۆدێتەوە بۆمە شەڕەت تەواو بێ ساڵێک زیاترە لەعان ساڵێک و مانگێکە ئەمە لەوێ شەڕ هەیە بەڵام لە ئێرانش شۆڕش هەیە ئەوەش کە لە ئێران شۆڕش هەیە خۆشبەختانە مەزمەوە لە ڕوانگەی من و تۆ کە خریکیان بەحسین تا کەس لە دنیا نیە کەسی جددی لە دنیا نییە ئینکاری ئەمە بکە کە لە ئێرانە شۆڕشێکەیە شۆڕشەکە 6 مانگیش دەوامی کردووە ئەم وەزعەتەی گۆڕاوە یعنی مەسەڵەن 400 گیان بەخت کرد و 20,000 فلان ئەوە کەم نییە بەڵام پێم وایە جارێک تیش باسمان کرد ئەم شۆڕشە کارێکی کردووە کە بەشی قوربانی کۆمەلگا بۆ بە بەشی قارەمان و ترس لە کۆمەلگا جێ خۆیداوە بە نەترسی و ئەمە لە مەسلەینا لەبەرەوە مەزموعە ئیمڕۆ کە ئەمان بەحساکەین لەسەر بنەڕەتی ئەوە کە قەیرانێکی جەهانی سەرمایه‌داری اقتصادی سەرمایه‌داری لە گۆڕایە شەڕێکیش لە گۆڕایە شۆڕشێکیش لە گۆڕایە یعنی هیچ شتێکی ئەم دنیای سەرمایه‌داری ئێستا لەسەر جێی خۆی نییە و پاشاگەردانەیەکیش هەیە پاشاگەردانی من باسم کردووە بەداخەوە وەختم نەبوو بە تەواویشی بکەمەوە پاشاگەردانیش تەبان یعنی هەرە مۆدەتەکە عان من و تۆی بینین یعنی دنیا بە معنای بێنەزمە ترمۆیلی پێڵن لە ئینگلیسی دیسۆردری پێڵن یعنی دیسۆردرێکی شەدیدە کەس نازانێت صاحبی بە صاحب کە نا کەس نازانێت چ کەسێک مثلەن ئەم وەزیەتە خەریکە بباتەوە سەر وەزیەتی خۆ هەر بۆیە کلاوس شوابیش کە لە ساڵی 2020 وتی گرێت ریسێت بکەین ئیمساڵ لە داووس ئەسڵن باسی ئەو شتەی خۆی نەکرد کە کتێبێکی لەسەر نووسیوە چونکە بۆی ناکرێت بۆیان ناکرێت ئەوان بۆیان ناکرێت سەرۆک کۆماری چین کە دێتە لای پوتین بۆی ناکرێم شەڕەتەوە بکە پوتین لەو لاوە چوە بۆ ماریۆپۆل لەوێت تەماش مەسەڵەن فەرزکەن لە ئەخبارە دێم ساڵۆنێکی تیاتریان دروست کردو لێ داگیرکەرێکی کۆمەلگای وێرانکەر ئێستا لە ئۆکراین خەریکە چییە کاوچۆنەکە بەڵام مهمتر لەوە ئەوەیە کە لە ئێران شۆڕشێک هەیە کەم شۆڕشە ئەگەر یعنی ئەگەری نییە کاتێک سەرەکەوێ ئیترم ڕخستنەوەی سۆشیالیستیانی کۆمەلگانێتە دەستوری کۆمەلگان هێشتا ئێمە لەسەر ئەم پرسیارە هاوڕێ فاتیحە بێ زۆرتر قسە بکەین سۆشیالیزمیانی چی یعنی ئێمە 100 ساڵ لەمەوبەر یا 105 ساڵ لەمەوبەر لە 1970 کە
کە لە ئۆکتۆبرە کارگەرانی رووسیا چوون و دەسەڵاتیان گرتو ئەوانە لە نظر ئەوانە سۆشیالیزم زۆر ڕۆشن و معناکەی دیار بوو. کارگەر دەسەڵاتی دەوڵەت بەدەستەوە گرێ دەسەڵاتی خۆی دامەزرێنێ و دەوڵەتی پێشوو تێک ئەدا تێک و پێچی ئەدا هەموو دام و دەستگاکانی هەڵەوە شوێنێتەوە دام و دەستگای خۆی دامەزرێنێ لەسەر بنەمای شورایی و ئەم حکوومەتە و ئەم دەسەڵاتە کە لە شوراکان پێکاتووە تەواوی اقتصاد ئەکا بە اقتصادی دەوڵەتی و ئەمە بە جۆرێک لە جۆرەکان هەتا لە ئومەمی دووەمیشە هەر ئەم تەسویرە لەسەر سۆشیالیزم باو بوو. ئێمە 5 ساڵ دوای ئەو ڕووداوە ئەمڕۆ لەگەڵم پرسیاریا بەرەو ڕووین خۆشمانە بێت لە خۆمانی بکەین سۆشیالیزم ئەلەم سەردەمەیە ڕێخستنەوەی سۆشیالیستیانی کۆمەلگایانی چی چونکە بەڕوای من ئێمە بێ باسمان لەسەر سۆشیالیزم بۆ جوڵانەوەیە کە ئێستا لە مەیدانە بۆی ئاڵ و گۆڕ بکات و ئەوانە جوڵانەوەی شۆڕژێرانە ئاوانیە با ئەمە بڕوو خێنم دواتر بیری بکەمەوە بزانم چی ترێن لە جێگای خەڵکانێکە دەزەدەنە شۆڕژ لانی کەم ڕابەرانیان لانی کەم سەفی پێشەوە لانی کەم ریزی ئەوانەی کە خەڵکیان ڕێخست و لە سەنگەرەکانە وەستاون و ئیدارەی ئەم سراعاکەنوانە لایەن ڕوونە لەم نقطەیەوە بۆ ئەو نقطەیە چۆنی ئەچین وە ئەم قەڵم بازەکە ئەیدین کە دەنیشینەوە لەو بەرەوە ئەو دۆخەت چییە و چی ئەگەێنێەوە چی ئێمە چۆنی کۆمەلگا ڕێگەخینەوە شعورەکە ئەوەیە تێگەیشتنەکە ئەوەیە کە ئێمە لە دۆخێکی نالەبارین لەم بابەتە من بۆ خۆم شخصەن من ئەمە نبینم ئەمە نەبووتە جێگەی باس جەرەیانی کۆمونیزمی کارگەری مەنسوور حکمت انتقادێکی زۆر ڕیشەیی لەو تێڕوانینەی عمومی دوو کە دواتر بوو بە تێڕوانینی بە شەفەکان بۆ سازدانەوەی اقتصادی سۆشیالیستی گرتووە وتی ئەمە سۆشیالیزم نەبووە و اقتصادی دەوڵەتی ناکاتە سۆشیالیزم بەڵام ئەمڕۆ سۆشیالیزم چۆنا و چۆنی پێکدێ و چۆن زمینەکانی ساسکەین و ئەمانە بەداخەوە نەبووتە ئەو جێگای پرسیار مشتومڕ لێکدانەوە گفتوگۆ هەوڵدان بۆ هێنانی ئەلتەرناتیڤ بۆەوەی کە لە داهاتوە چی ئەەکەیت ئەغنی چونکە ینی ئەمە مەسلەیەکی واقعیە خەڵک جەماوەر متمانە بە هێزێک ئەدا کە ئەم هێزە لانی کەم بەرچاوی خۆی ڕۆشن بێگەر نتوانێت تەواوی کۆمەلگاش بەرچاو ڕوون کاتەوە ئەمە نقطەیەکی ترەوەی ئێمە لە مەسلەی شۆڕشی سۆشیالیستی ساڵی 1970 دەرگیری ئەم کێشەیە بووین و دواتر ئینتیقادەکانمان وەکو کۆمونیزمی کارگەری ئەو بوو کە چینی کارگەر ڕابەرانی چینی کارگەر ئەو وعی و ئەو ئامادەیان نەبوو کە بزانن دەست اقتصادی سۆشیالیستی چۆن دامەزری یاخود ئەم ئامادەیە لە ناو حەزبی بەشەفیان نەبوو باسەکە ئەوە نەبوو کە خەلەلێکی فکری لە جێگایەکە ڕوویدا و تێگەیشتێکی نادروست لە جێگایەکە ڕوویدا ئامادەیەەکە بوونی نەبوو ئایا ئەم ئامادەیە ئەمڕۆ بوونی هەیە چونکە ئەمانە مەسایلی جددینێ من ناتوانین ئەم پرسیارانە هەڵگرین بڵین با جمهوری ئیسلامی ئێران بڕوخێ ئەو دەمدانیشی تاسەکەیم زین سۆشیالیزم چۆنە پێویستەکان ڕۆ قسە لەسەرمانە بکرێت بەداخەڵ کەمترین قسەی لەسەرەکرێ و نەبووتە جێگای مشتومڕ وە کەسیش پێی وانە کە ئەمە سوالێکی محوری و ئەبێت جواب بدرێتەوە زۆر باشە قسەکانت هەمووی لە جێ خۆیە من باسەوە کەم کە طبعا من کەسێکم چونکە ناسراوم خۆمە ناسێنم ئەوژەوەیە من بۆ چوونی مارکسم قبولە لەسەر مەسەلەی سۆسیالیزم و تا ئێستا کە لەگەڵ تۆ دانیشتوم ئەم قسانەکەم کەسی تر شک نابم کە لە توولی 200 ساڵی ڕابردوودا کە لە دوای شۆڕشی فەڕەنساوانە هیچ کەسی تر نابم شک نابم بەقەی مارکس تەسیری دانابێت لەسەر دنیای ئەم 200 ساڵە لەبەرەوە باش ئۆکەی مەسەڵەن ساڵی 1970 لە رووسیا دوو شۆڕشیش کرا لە جاتی یەک شۆڕش کە لە شۆڕشە یەکەمەکەیە کە لە مانگی دووی ئەو ساڵا کرا و خۆت ئشارەت پێدا لە بەرنامەکە کە لە هەشتی مارسەوە لە هەشتی مارسی ژنانەوە دەستی پێکرد ئەو وەختە مەسەڵەن کەسێکی وەکو لێنین کە زۆر دوای مارکس زۆر مەشهورەیەتر لێنین لە زوریخ بوو و حزبی بۆڵشویک و ڕابەرانی حزبی بۆڵشویک ئەو وەختە ڕێگەشتێنێکیان گرتە بەر دوای ڕوخانی تێزار بە حزبی بۆڵشویک نەیکرد جەماوەرێک هاتنە مەیدان ئەوان کردیان و بەرحاڵ بەشێک لە
خودی ڕژیمەکە کردی بەڵام ئەو حیزبە کە لێنین یەکێک لە ڕابەرە گەورەکانی ئەسلەکانی بوو ئەوان لە دوای ڕوخانی تێزار بەحسیانەوە نەبوو چۆنە چن بەرەو سۆسیالیزم یعنی بەحسەکان حتا ئەوە بوو کە ئەو دەوڵەتە کاتیە کە کرێنسکی لە ڕاستیا بوو ئەوان تەئیدیان کرد حیمایەتیان لێ کرد هاواری لێنین ئەگەر کەسێک حوسلە کە معلومە بێ کەسێک دقت بکات لە خوێندنەوەی ئەو نامانەکە و لە دووری خوێنووسی بە ناوی نامەکانی لە ڕێگای دوورەوە معلومە کە چ زووخاوێکی چەشتووە چونکە وەختە لێنین لانیکەم لێ ڕۆشن بوو کە ئەمە ئاخری کار نییە و ئەینووسی ئەیود ئەمە انقلابێکە کراوە بەڵام انقلابێکی ترێ بە شوێنا بکرێت حاکارم بەسەر ئەو مەرحلە و فلانەوانە نییە بەڵام لێنین کارێکە کرد لێنین لە لای من وەک مارکس بە تێۆری کۆمۆنیزمەوە ناناسرێ بەڵام بە پراتیکی انقلابیەوە ناسرێ تەمان مارکسی شەروا بوو یعنی ئەم ئینسانە تەماشای کرد ئەگەر لە زوورێک دانیشە و نامە بنێرە ئەوش لەو شرایەتا کە نامەوێ نەزانام چۆنە ڕۆیشت و چۆن ئەگەڕاوە بەکاردایە یعنی هەڵسا کارێکی کرد کە مەشهورەیتر بە قەتاری ئەڵمانیەکان گەڕاوە بۆ ئەوە هەر گەڕاوە ئەوێ دەوێ بەرامبەر بە حیزبەکەی خۆی ڕاوەستا وتی من نابێ ئەوە و ئەبێ شۆڕشێکی تر بکرێت و دوای تقریبا پێم وایە 8 مانگ چەندێکی ئەوە برد 8 مانگی برد هەتا ئەو توانی ئەو وەزعیەت یعنی کۆمەک بکاو یا ڕابەری ئەو پرۆسەیە بگرێت بە وحدە بەدەست بە سەرشانی خۆی کە لە رووسیا شۆڕشێکی ترکرا شۆڕشی ئۆکتۆبر کە ئەم شۆڕشی ئۆکتۆبرە زیاتر لێ ڕۆشن بوو کە ئێوێ بەرەو سۆسیالیزم بچێت بەڵام ئەوش سەر نەکەوت زۆر باشە سەر نەکەوت ئێمە ساڵ لە ساڵی 2023 یعنی 100 ساڵ لانیکەم 100 ساڵ ڕابردووە و لەم 100 ساڵە ئاڵوگۆڕی زۆر گەورە بەسەر دنیا هاتووە لەبەرەوە ئێستا تۆ ناوی مەنسوور حکمەتت بەر پێم وایە مەنسوور حکمەت ڕخنەیەکی زۆر جوان و ڕێک و پێک و منسەجم ینی بە معنای سەر و بنداری لەسەر مەسلەی ئەوەیش لە رووسیا چی ڕوویداوە کردووە بەڵام غەیری ئەویش کەسانی تر کردویانە و خودی رووسیاش ئەو رووسیا کە مەشهور بوو بە کۆمۆنیزمی رووسی خۆی ڕووخاوە 33 ساڵە ڕووخاوە لەبەرەوە ئەلعان ئێمە لەگەڵ هەموو ڕێزە کە بۆ هەموو ئەو تێکۆشەرانە بوومانە من لای خۆم وا بیرەکەمەوە من ئەگەر مەرجەیەکم ببێ لەباری فکریەوە مەرجەی مارکسە ئەوش نەگەوەی کە من قسەکانی مارکس تەکرار بکەمەوە من ئەو قسانە کە وەختی خۆی مارکس کردوێتی لە مۆرد کۆمۆنەوە یا لە مۆرد بەرنامی گۆتاوە یا هەر چێکەوە یا لە کاپیتاڵا کردوێتی هەوڵەدەم بۆکو کەسێکی کۆمۆنیستی ئەمڕۆیی هەوڵەدەم لەسەر ئەوزاعی ئەمڕۆی دنیاوە لەسەر ئەوزاعی ئەمڕۆی رووسیا و ئوکراین لەسەر ئەوزاعی ئەمڕۆی ئێران کە شۆڕشێکی تایە ئەمە دابەزێنم ئەمە پراتیک بکەم و لە ڕووی ئەمەوە دیاری بکەم کە چۆن هەنگاوی دواترمان چییە ئایا بمانە بدایەتەکەی ئەوەیە کە سۆسیالیزم یان ئەوە کاری کرێگرتە نەمێنێ مالکێتی بەڵایی نەمێنێ و ئەمە احتیاجی بەوە هەیە کەوەکو باسم کرد کە چینی کرێکار لە ئێرانە یعنی لەم شۆڕشا کە ئێستا هەیە چینی کرێکار لە ئێرانە دەسەڵات بگرێ بەدەستەوە دەسەڵات بگرێ بەدەستەوە یانش یعنی جمهوری ئیسلامی کە بڕوخێ چینی کرێکار دەسەڵات بگرێ بەدەستەوە ئایا بمانایەوەیە کە هیچ ئیمکانێکی نییە جەماعەتێکی تریش بگرن بەدەستەوە بۆچی نا ئیمکانی هەیە بەڵام بەحسەوەی کە چینی کرێکار لێ نەگەڕێ ئەم شتەکە العان 6 مانگ بەردەوامە لێ نەگەڕێ هەتا ئەیگەێنێ بەوە کە دەسەڵاتی سیاسی بەدەستەوە بگرێت کە دەسەڵاتی سیاسی بەدەستەوە گرت خۆشبەختانە لانیکەم ماوەیەکی زۆر ئێستا لە ناو چینی کرێکاری ئێرانە بەحسی نظامی شورایی نظامی سیاسی شورایی حاکمیەتی شورایی بە دەرەجەیەک جێکەوتوێنەوەی کە تۆ باست کرد زۆر زۆر مهمە کە لە ناو چینی کرێکارە لیان ڕۆشن بێ قەرارە چی بکەن لانیکەم تا شورایەکەی ڕۆشنە و بە بڕای من لە ئێرانە یعنی من کە ئەم قسانەکەم جازە خوازم لە تۆ کە ئەمە بڵێم کە ئینسانێکم دنیای مرۆ ناسم 50 ساڵ خەریک بووم بەڵام هەر بە تایبەتیش دنیای مرۆ ناسم لە هیچ کوێیەکی تر غەیری ئێران
شک نابم ئێستا کۆمۆنیزمێک لە ناو چینی کرێکارە نفوزی ببێ ئاعتماری ببێ احترامی ببێ و بتوانێت تەسیر دابنێ لە دوا ڕۆژێ ئەم شتە لەبەرەوە من ئومێدم بەوەیە ئەگینا ئومێدم بە ئەم گروپ ئەو گروپ ممکنە کەم و زیاد بکەم کارمەوانە نییە من باسم چینی کرێکارە مەسەڵەن فەرزکەین هەرم ڕۆژانە شتێک ڕوویدا لەوانەیە فەکتێکی چکۆلە بێ بەڵام بۆ من زۆر معنادارە ئەوژەوەیە لە مەهاباد لە یادی یەکێک لە گیانبەختکردوانی مەهابادا لەوێ پامێک خوێنراوە خطابی بە کرێکارانی هەفتەپە بوو حتا ناوی دوو کەسیان برکە مەشهورن لە جارانی مبارزاتی هەفتەپاکە ئیسماعیلی بەخشی و سپیدەی قولیان ئەم پەیامە کە لەوێ لە مەهاباد و ناردیان بۆ هەفتەپە چونکە ئیسەیتر تەبەن بە کاغەز و بە پۆست ئەوانە نییە فەورەن هەگا فەورەن لە هەفتەپەش و جوابێکیان داوە یعنی ئەم پەیام و جوابە ئەوەندە دڵخۆشکەرە چونکە کوردستان بەڕاستی شوێنەکە کە تیا شۆڕش و حتا کۆمۆنیزم ڕیشەی هەیە و ڕیشەی کۆمەڵایەتی هەیە هەفتەپەش وایە هەفتەپەش لانیکەم 5-6 ساڵە ئاڵا هەڵگری حاکمێتی شوراییە بەمعنایەک من ئومێدەوارم وەکو کەسێک کە حەزەکەم نامرات نەمێنم لە 56 ساڵ تێکۆشانی نەک تێکۆشانێکی تاکە کەسیش نەبووە بۆ مەسەڵەن ئێمە عەزەمەتێکمان دروست کردو لە کوردستانە کاگەریم ڕۆ لە ئێران ئاڵێن کوردستان چەشم و چراغ ئێران بەبوونێ ئەو عەزەمەتە بوو کە ئەو وەختە بەرامبەر بە جمهوری ئیسلامی ئێمە نیشانماندا و هەر بۆیە ئەلعانیش ئەو سەربەرزیە هەیە لە بۆیە ئەگەر ئەم رادیکالیزمە ئەم شۆڕش گێڕێتە ئەم نفوزی کۆمۆنیزمە کە لە کوردستانە هەیە و لە باقی ئێرانی شاهر هەیە لەگەڵ لە ناو چینی کرێکاریشا ببێ من حەقم هەیە کە ئومێدەوار بم بەوە کە ئێستا کە هاتووم لەگەڵ کاناڵی هیوا قسەکەم دواتریش لە هەر ئیمکانێک کە ئیمکاناتی من کەمە بەڵام لە هەر ئیمکاناتێک کە بوومە بیکەم بۆ ئەوە کە ڕۆشنی بکەمەوە لە نظر منەوە قرار بەرەو کوێ بڕۆین و شتێک کە تۆ باست کرد و ئەگەر قرار بێ بەرەو کوێ بڕۆین منەڵێم بەر لە هەموو شتەوەیە کە ئەم شۆڕشە بگا بە دەسەڵاتی سیاسی چینی کرێکار یعنی بگا بە دەسەڵاتی سیاسی چینی کرێکار یعنی مەسەڵەن لە دەڕۆژی ڕابردووە ئەم جەماعەتە هاتوون ڕەزا پەهلەوی و کێو ئەمانە ئەم کارانیان کردووە خۆشبەختانە ڕەتکردنەوەیەکی زۆر گەورە لەگەڵی ڕوبەڕوو بوون ئەم ڕەتکردنەوە هەر ئەبێ ئاوا ئەدام لەولاوە بڵێن منشورێکی بیسرەک خراوی کرێکار و معلم و ژنان و دانیشتوان و ئەوانە ئاڵایەکە بۆ ئەم شۆڕشە ئەمە معنایەوە ئەم شۆڕشە ئەتوانێت لە ڕوخانی جمهوری ئیسلامیە ئیدعایەوە بکا کە دەسەڵات بگرێ بەدەستەوە چەنە ئەتوانێت ئیتر لە ئیسۆ تا ئەو وەختە ئەبێ هەوڵی بۆ بدرێ بەڵام بە بڕای من ئیمکانی ئەوەیە هەیە کە بتوانێت و بە خەولی تۆ یا بە خەولی بڵتربرشت حتا ئەگەر وابزانین ئیمکانی نییە بە هەوڵی بۆ بدەین ممکن بکەین بەڵام بەبێ ئەوە کە دەسەڵاتی سیاسی بکەوێت سەر دەست چینی کرێکار بەحسی سۆسیالیزم معنای نییە بەڵام ئەگەر دەسەڵات کەوتە دەست ئەو وەختە بساتێکی نظامێکی سیاسی شورایی بە هەر دەرەجێت تۆ بتوانێت لە کۆمەلگای ئێرانە دایمەزرێنی ئەوە زەمینەت بۆ سازەکە بۆ ئەوە بە ئیقداماتێکی دیاریکراو کە من باسیشی لە ڕووی چیۆکەم نە لە ڕووی تەجربەی شوورەویەوە نەهی ماوە نەهی کۆمەڵی 40 ساڵ بەر لە ئێستا من پێم وایە ئێستا منیش و توش و هەموو حیزبێک ئەبێ سەر لە نوێ امتحانی خۆی بداتەوە لەم شۆڕشە و لە شۆڕشی ساڵی 2023 ئێرانە و لە دنیای ساڵی 2023 دنیا لەم قەیرانی ئەلعانە بێ و بەشی خۆی بەوە بە نەزەری من ئەگەر لە ئێرانە ئەم شۆڕشە سەرکەوێم کونێکی گەورە کرێتە دنیای سەرمایه‌داری و چونکە دنیای سەرمایه‌داری زۆر ئیمڕۆ جەهانیە یعنی وەختێکیش کە مارکس بووە بە دەرەجێ جەهانی بووە یعنی مارکس سەراحەتەن لە کاپیتاڵ ئاڵێ لە هەر وڵاتێکە سەرمایه‌داری هەیە
بەشێکە لە بازارێکی جەهانی بەڵام بازار جەهانی ئەو وەختە ئەوەندە بووی ستەوەی کوڕی ئەرزەیتر لەبەرەوە منەڵێم ئەگەر ئێمە بتوانین یعنی کۆمەنیستەکان و چینێ کرەکارەکە بتوانێت لە ئێرانە دەسەڵات بگرێ بەدەستەوە بۆ معنایە کونێک بکاتە کۆمەلگای سەرمایهداری و دەست بکا بە ڕێخستنەوەی سۆسیالیستانەی کۆمەلگا لە ئێرانە ئەتوانێت نمونەیەک بدا بەدەستەوە بۆ کۆپیکردن لە باقی بازاری جەهانی. زۆر باشە هاوڕێفاتح شێخ سیستەمی شورایی سیستەمی برنە پێشەوە و یاخود ئیدارەکردنی کۆمەلگایە سیستەمی شورایی لە خودی خۆیان زەمانەتی ئەوە ناکە ئابووری و اقتصاد ئاڵوگۆڕی دەم و دەستی بەسەرابێ باسەکەوەیە سیستەمی شورایی هێشتا بەڵێ ڕاستە دیموکراتێتی ڕاستە و خۆیە و جەماوەر و خەڵکێک دانیشتوانی دیارە هەموو کۆمەلگا هەر بە تەنها چینی کارگەر نییە دانیشتوانی هەموو کۆمەلگا لە ئیدارەکردنی ئوموری کۆمەلگا ڕاستەوخۆ بەشدارە بن ئەمە نموزەژیشی زۆر دیموکراتیتر و ئازادانەترە بۆ بەڕێوەبردننی کۆمەلگا ئەمە ڕاستە بەڵام باسی بەڕێوەبردننی کۆمەلگا لە ڕووی ئیداریەوە لە باسی ئیدارەکردنی ئابووریە هێشتا ئێمە خەرەندێک لە نێوان ئەم دوانەیە هەیە بەم معنایە من وا تێ بگەم کە ئیدارەکردنی شورایی کۆمەلگانی ئیدارەکردنی شورایی ئابووریش یعنی ئەوەی ئابووریش بکەوێتە دەستی شوراکانەوە ئایا ئابووریش بە کارگەکانیش لە بندستی کارگەرانە ئیدارە بکرێن ئایا قسە لەسەر چ مۆدلێکە لە ڕێخستنی ئابووری چۆن ئابووری ئەم کۆمەلگایە ئێمە ئەم ئابووری شعیبە ئەم ئابووریە زۆر پێگەیشتووە ینی دەورانێکە مانیفێست دەرچوو ئاورێ فاتحی شێخ یەک خەتی قیتاری ئەنتەرناشناڵ هەبوو لە سەراسەری دنیا یەک خەت ئەوش لە بینی پاریس بۆ بروکسلەکە پاریس بۆ بروکسل دوو ئاسیمەی بستێکە ینی پاریس و برۆکس ئەمە تەنها خەتی ئەنتەرناشناڵی قیتار بوو لە دنیاە ئەمڕۆ ئێمە لە سەردەمی ئەوە ئەر خۆشت باست کرد لە دیدارێکی کە باسی ئەوەت کرد کە چۆن ئاخر و ئۆخرەکانی تەمەنی مارکس بووە کە ئەو بڵێن کۆدی مۆرسە چیەوەی کە بەرقیە داهاتوەوان و نامە لە ڕێگەی بەبێ خەتی بڵێن خەت و ئەوانە نەقل کراوە لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر ئەمە ینی مەسەلەن ئەو دەم ئەمە بە یەک پێشکەوتنی زۆر گەورەی مهم دانراوە بەڵام ئێمە ئەمڕۆ لە سەردەمی ئەنتەرنێت ئاژیب سێ چوار ڕۆژ لەمەوە بەر پرۆگرامێکی تازە دەرکرا لەو پرۆگرامە تازەیە قسە لەسەرەوەیە کە گوایە ڕۆبۆتێکە توانی پرسیاری لێ بکەیت و جوابت باتەوە وەکو گوگڵ ناگەڕێی بەدوایە هەرچێکت بێ ئەوانە توانی پرسیاری لێ بکەیت جوابت باتەوە نەک تەنها بۆ ئەوانەی کە دەستی خۆیان کارەکەن ئێستا خەتەر بۆ دروست بۆ ئەوانەشی کە بە مێشتیش کارەکەن یا کاری بڵێن زێهنیەکەن و ئەوانش لە بەردەم معرەزی بێکار بوونان ئێمە لە ئابووریکی لەم بابەتەیە قسە ئەەکەین سۆشیالیزم ئەمە چۆن معنا بکەینەوە چین ئەوانەی کە ئێمە ئەتوانین دەستی بۆ بەرین وە اقتصادی داهات و ڕێک و پێکەین ئەبێ لەو بەرامبەر چی اقتصادی بازار و اقتصادی دەوڵەتی دەرچین نە اقتصادی بازار تەنها مۆدێلی سەرمایهداریە و نە اقتصادی دەوڵەتیش اقتصادی سۆشیالیستیە قەتەنەوە وایە ئەوە تەجربەیەکی زۆر پڕبایەخە ئەوڵەن لە هیچ زمانێکە لە هیچ شوێنێکە لە دەورانی سەرمایهداریە بڵێن لە 250 ساڵی ڕابردووە هیچ وەخت بازار بەتەنیا نەبووە کە دەوڵەت نەبێ یعنی لە هیچ کوێکشا دەوڵەت بەتەنیا نەبووە کە بازار نەبێ یعنی دورانی هەردووکان بوون ئەسان شتێکی سەیرە یعنی بۆ ئیمڕۆ سەیرە ئەگەنام بەڵێ معلومە زمانێک وایان لێ کردبوو کە اقتصادی سۆسیالیستی یعنی زمان ئەوەی کە پێڵن کۆمونیزمی شوروی ئەوە بوو کرد اقتصادی سۆسیالیستی اقتصادی دەوڵەتیە بەرنامەڕێزی دەوڵەتیە چیە معلومەوە شکستی خوارد چوو تەواو بووی تر یا مەسا ئەوەی کە لە چین ئێستا هەیە خۆی احتیاجی بەوە هەیە لە بەرنامەیەک ترا باسی بکەین یا هەموو تەجربانە بەڵام ئەو سوالی تۆ جددیە ئەگەر مەسەلەن ئەگەر نظامێکی شورایی بەرپابێ یعنی خەڵک ئەکسەریەتی خەڵک خۆیان ژیانی خۆیان بەڕێوە بن ژیانی خۆیان بەڕێوە بن یانی چی
یعنی ئیمکانی من باسی دموکراسیکی باشتر و دموکراسیکی خراپتر ناکەم. نظامی شورایی شتێکی ترە غیری دموکراسی، یعنی ئەو شتەیە کە بەشەر احتیاجی پێەتی و ساڵهای ساڵە بەحسێ کرێ. خۆشببختانە ئەم بەحسێکی تازە نییە و لە زۆر جێگەی دنیا کاری پێکراوە. ئێمە خۆمان لە حوزەیەکی مەحدودا کارمان پێکرد ساڵی بڵێن 1970 لەبەرەوە بەحسی نظامی شورایی بەحسێکی سیاسیە لە ئەسڵا، بەڵام چونکە ئیمکانەدا بەوە کە خەڵک ژیانی خۆیان بەرەوە بەرن، ئەمجارە ئەو خەڵکە یا بڵێن ئەو چینی کرێکارە یا بڵێن ئەو بەشە لە غیری چینی کرێکاریش کە هاتوۆتە سەر ڕێبازی نظامی شورایی چ بزوتنەوەیە تیایان نفوزی هەیە، چ دیدگایە تیایان نفوزی هەیە بۆ گۆڕینی کۆمەلگا، ئەوە توانێت تەسیردا بنێ لەسەر اقتصاد. ئەگەنا نظامی شورایی خۆی لە خۆی و بە معنای گۆڕینی اقتصاد نییە، بەڵام تۆ حسابی کە لە شوێنێک فەرزکەنی سە بڵێن لەو شوێنە کە کاری هەفتەپەیە یا لە کوردستان کە سابقەی کۆمۆنیزم هەیە و نفوزی هەیە، یا لە شوێنە کە مەسەڵەن یەکی وەکو من بتوانم قسەم ڕەواجی ببێ، ئەڵێم باشە ئیسەکە کۆمەلگا کەوتۆتە دەسمان دەیت وەختیەوەی بیگۆڕێنێ دانێن بۆ کەی بیگۆڕین لەسەر ئەساسی چییە گۆڕێ؟ یعنی سۆسیالیزم یا ڕێخستنەوەی سۆسیالیستی کۆمەلگا ئەم کۆمەلگا گۆڕە کە ئێستا هەیە، خۆ ناکرێت کۆمەلگایەک لە زێهنا تەسویری بکەیت و بیگۆڕی، ئەبێ هەرەمە بگۆڕی. ئەمە کە بگۆڕێ یعنی ئەم نظامی سەرمایه‌داری ئەلعانە. ئایا ئەم نظامی سەرمایه‌داریەکە ئەلعان هەیە ئامادەگی هەیە بۆ ئەوە کە بگۆڕێ بە سۆسیالیزم؟ ئەمە پرسیارێکە. پرسیارێکی تریشەوەی ئایا خەڵک ئامادەگی ذهنیان هەیە بۆەوە بیگۆڕن؟ منەڵم پرسیاری ئەوەڵ مهمترە. ئەگەر کۆمەلگای سەرمایه‌داری ئامادەگی ئەوەی هەیە بیگۆڕی بە سۆسیالیزم، لەوەختە ئامادەکردنی ذهنی خەڵک کارێکی زۆر ئاسانترە. بەڵێ ئامادەگی هەیە بۆ، چونکە مەسەلەن با من یەک دوو مثال بێنمەوە. هاورە شەماڵ مەسەلەن من لە بیرمە 25 ساڵ بەر لە ئێستا سایتێک دروست بوو بۆ مۆزیکی دانا بە خۆڕایی. ئەلعان نایم لە بیر بێتەوە بەداخەوە، بەڵام مطمئنم کە شتێکی وا بوو. دوایە یعنی چی؟ یعنی کۆپیرایتی ڕعایەت ناکرد، هەر گۆرانێکی دەستکەوتە، هەر موزیکێکی دەستکەوتە دایانە بە ئاشکراش دایانە، بە دزی نەبوو، بەڵام شکاتیان لێ کرد و دایان بە دادگا. دادگا ئەو وەختە بەرحە نازانم دادگا چی کرد، بەڵام مهمەوەیە دادگا نەیتوانی بەری ئەم مەسەلە بگرێ کە موزیک لە 25 ساڵی ڕابردوو بەملاوە ئیتر ئەتوانی بە خۆڕایی بینێتە اختیار هەر کەسێکی گوێی لێ بگرێ. جا لەسەر ئەساسیەوە کە ئەتوانی بە خۆڕایی گوێی لێ بگری، ئەم دارە ئایتیون دروست بوو، یوتیوب دروست، یعنی دروست بوو مەنزومەوە ئیستفادان کرد لە مۆزیەتە. سپۆتیفای دروست بوو کە مەسەڵەن گۆرانیە کە تۆ ئەگەر بدویستای لە بازار بیکڕی مەسەڵەن $10 برد، ئەمان بە مەسەڵەن $1 ئەیاندا بەو کەسە کە ئابوو نەبوو. یعنی ئێستا ئەوە هەیە، بەڵام ئەمە میسالێکی تر، یعنی هیچ تەواو خۆڕایی نییە، چونکە کۆنتترۆلیان کە گنا ئەلعان شەکرێ خۆڕایی بێ، موزیک دەتوانێت خۆڕایی بێ لە سەرتاسەری دنیا و بەشێکیش وایە، بەڕاستی بەشێکیشی وایە، یعنی لە اختیاری یوتیوب و سپۆتیفای و ئایتیونەوانە خارجە. بەڵام مثالێکی تریش دێنمەوە، زمانی جوانی من ئینسیکلۆپیدیای ئەمریکانە لە ئێرانە ئەفرۆشرا، زمانێکە خوێندکار بووم. تەبانی بریتانیکەش هەر لە وەختا بوو. ئەم دوو ئینسیکلۆپیدیای زۆر مەشهورن لە دنیا. بۆ ئەوەی کە ئەم دوانە دروست بکرێ، هەزاران کەسی پرۆفسۆر و ئوستادی دانشگا و ئەمانە ئارتیکلیان نووسیوە، مەقالەیان نووسیوە، وەنیە کە بۆ ئەوە پێم وایە لە عەرەبی پێڵەن مەوسوعە، نازانم لە کوردستانی عێراق چی پێڵەن، لە ئێران پێڵەن دارەت المعارف یا پێڵەن ئینسیکلۆپیدیا. بەهەرحاڵ ئەم ئینسیکلۆپیدیا ئەو وەختە قیمەتێکی یەکجار زۆری بوو، یعنی گران بوو، سەر گرانە. بەڵام لە خلالی 20 ساڵی ڕابردووە شتێک دروست بووە بەناوی ویکیپیدیا. ویکیپیدیا ئەوەڵەن ئەو کەسانەی کە بۆیە نووسن لەوانەیە دەقاتی ئەو کەسانە بن، ئەو پرۆفسۆرانە بوون کە بۆ ئیران، بۆ ئەمریکانا و بریتانیکایان نووسی، وەنیە
لەوانەیە دەقاتێوانە بن هەتا زیاتریش بەڵام ئەمانە کە شتە نووسن بۆ ویکیپیدیا پرۆفسۆری دانشگانین پارە وەرگرن یا مەسەن بە پێی هەر ئارتیکلێک کە بینووسن پارەیان بدەنێن بەبێ بەرامبەر شتە نووسن لە ویکیپیدیا و تۆش کە ئیخوێنی تۆ بێ بەرامبەری خوێنیتەوە یعنی ئەمە چی نیشانەدا نیشانەوەدا کە تەکنۆلۆژی و ینی ئامادەکردنی شت بۆ مەسرەف لە کۆمەلگای ئیمڕۆ ئەوەندە ئاسانە کە ئەکرێ بەبێ بەرامبەر پێشکەش بکرێ بە ئینسانی ئیمڕۆ ئیتر مەسەن شتی تر فەرزکەن یەکێ بڵێ جاخۆمە نابێ بە نان ئەی نان چی لەکەی منەڵم ئیمڕۆ لە دنیا ئەکرێن نان بەبێ پارە بێ یعنی شتێک هەیە بە ناوی ئەباندنس بە ئینگلیسی کە مەسەن لە کوردیا توانین پێ بڵێ فراوانی یعنی مەسەلەن 10-15 ساڵ ئەم بەحسی فراوانیە ئەگە بەری پێنەگیرێ وایە کە تو بتوانێت ئیسباتی بکەیت کە هەموو شتێک دەتوانێت ئەلان بە خۆڕایی لە اختیاری خەڵکا بێ بەڵام ئەمانە بڵێن کتێبە شتە نووسراوە هەرچیە بینێرە لاوە بڵین لە دنیای واقعا چیەکرێ تقریبان 10 ساڵ لەمە بەر بوو پێم وایە یونان تووشی قەیرانێک بوو حتمما تۆش جزئیاتەکرد لە بیرە قەیرانەکە وها بوو کە مەسەن خەڵکی بە تەمەنۆ ئەمانە کە بانسەستە بوون چکە حقوق نەمابوویت خۆ پولێک نەمابوو بدرێ بە بانسەستە یعنی خەتەری ئەوە بوو کە کەسێک لە برسا بمرێ دەی چی کرا ئەو وەختە جەماعەتێک هەر لەناو ئەو کۆمەلگا نەک دەوڵەت نەک پارلەمانی یۆنان نەک بانکی جەهانی نەک ئەڵمان ئوروپا کە هەمویان خەیاڵێ ینی منزرم جەدەیان هەبوو خەیاڵی دزیان هەبوو هەمویان بڵێ خەیاڵی ئەویانە بوو لەم وەزیەتە ئیستفادە بکەن قراردادێکی قەرزێکی زۆر بدەن بە دەوڵەتی یۆنان و دوایە ئەو قەرزە بە فلان بەڵام خەڵکی ئاسایی چیان کرد ڕستورانی خۆڕاییان دانا یا مەسەن مبادلەیان کرد مەسەڵەن تۆ تەماشا کە پەتاتە لە دێهاتە مەسەن لە یۆنانە خۆ زۆر ئاسانێتە پەتاتە وەک خۆ ڕژاوە بەڵام پەتاتە هەتا بگەیە بە دوکانێک کە بیفرۆشێ بە من و تۆ لە یۆنانە چەند دەست ئەخوا ئەم دەسانە کە پێڵەن تاجر و فلانەوانە هەر کەسە قیمەتەکە کێشێ بەسەریا بەڵام لەو قەیرانە لە یۆنانە هاتن جەماعاتێک هاتن وتیان چی لە شارە ئێمە توانین بەرهەم بێنین بەرهەمی بێنین ئەوەش کە لە دێهاتە بەرهەم دێوەکو پەتاتە وەکو تەماتەوانە ئەمانە بگۆڕینەوە بە یەکتری گۆڕینەوەی نا هەرەوەزی نیە تەهاتوریە گۆڕینەوەی بێپارە گۆڕینەوەی بێپارە فایدەی ئەوەیە کە چونکە دەست نییە لە بەینا قیمەتەکان ناچێتە سەر مەسەڵەن ئێستا گەنم لە کوردستانی عێراقا خۆ گەنم یەکجار زۆرە ئەوەندە زۆرە هەڵە درێتەوە بەڵام دەوڵەتی عێراق و نایەت بیکڕێ دەوڵەتی هەرێمیش خواستن ئالی ئەو کارانە نییە ماشەڵڵا چی لێ دێت هیچ هەروامێنێتە وای لێت کە ئیتر ممکن لە بین بچێ جا ئەم جارە کەسێک پێیابێ لە بەغا ئەچێ لە وەزارەتی فڵان ئیجازە وەرگێ کە بێت ئەو شتانە بکڕێ ئەو کەسە خۆی تاجرێکە لە بەغا کە دێت لە تاجرێکی تر کە چووە خەرمانەکەی لە فەلاکە گەنمەکەی کڕیوە لەوە وەریەگرێ یعنی 2-3 دەست لەم بەینا هەن کە پوڵێکی کەمەگا بە فەلاکە بەڵام گەنمەکە دوای ئاخری ئەفرۆشێ ئەمە تادەمە تیجارەتە بەڵام بەرهەمهێنان لەمەش وەزعەتی جیاوازترە منەڵێم وەختێک دەسەڵاتی سیاسی بەدەست چینی کرێکارەوە بێ معنای چییە دەسەڵاتی سیاسی بەدەست بێ خۆ دەسەڵاتی سیاسی بۆ ئەوە نییە کایی پێ بکە ئەو دەسەڵاتە سیاسی بۆ ئەوەیە کە مالکیەتی سەرمایە لەغوو بکاتەوە یعنی کارخانە زەوی عەرز چودانم ئاو دەریا هەرچی هەیە لە وڵاتە ئەگەر مالکیەتێکی بێ بە مالکیەتەکە بە مالکەکە بڵێ بڕۆرە دواوە ئەمە هی کۆمەلگای وەکو هی کۆمەلگا وەریگرێ نەک وەک فەقەت هی دەوڵەت نەیکا بە مڵکی دەوڵەت دیکا بە مڵکی کۆمەلگا ئەمە دەسەڵاتە سیاسیەکە ئەبێ ئەمە بکە بەڵام دەسەڵاتە سیاسیەکە ئیتر نایەت لە فلان جێگا مەسەڵەن هەویر پشێ لێ و
نان دروستکە تر هەوی شێلان و نان دروستکردن و میوە دروستکردن و چدا ئەم شتانە کاری ئەم جارە تەعاونیەکانەکە بکەونەکار وەکەوە کە لە یۆنان کەوتنەکە ئەم جارە کە بەشێکی زۆر لەوەی کە پێڵەن کالا بە فارسی نەدام لایەوە سەر کالای پێڵەن کاڵای پێڵێن بڵێ کاڵا بەشی زۆرێک لە کاڵایەک لە کۆمەلگا تەولی دەبێ ئەگەر بۆ مەصرف بێ جۆرێکی ترە ئەگەر بۆ فرۆش بێ جۆرێکی ترە یعنی ئەرزشی مەصرف و ئەرزشی گۆڕینەوە یعنی بەشێک هەر لە ڕۆژی ئەوەڵەوە یا حتا بەرلەوە کە دەسەڵاتش بکەوێتە ئەگەر لە شوێنێکە دەسەڵات بەدەستی خەڵک بێ ئەکرێ بازێک لەم شتانە تەولید بکرێت بە هەرەوەزی کە لەگەڵ تەولیدکران مەصرف بکرێ یعنی بۆ مەصرف تەولید بکرێت نەک بۆ فرۆش نەک بۆ سوود نەک بۆ قچۆسانەوە یا مەسەڵەن فەرزکەن ئەگەر شتێکی وا بێ ئیتر شتێک کۆڵبەر نامێنێ ئیتر چونکە ئەو تاجرەی کە لە کۆڵی کۆڵبەر قازانجی نادام چی بڵێم وحشیانە ئەخوا دوای بەشێکا لەگەڵ پاسدار ئەوەی تێ دەسەڵاتی نامێنێ بەڵام ئەو کۆڵبەرش بێنان نامێنێ ئەو کۆڵبەرش لە هەروەزییا لە ئەنجومەنەکانە لەوانە کارێک پێکاویش بە هەرحاڵ گوزەرانی ئەچەرخێ خۆی و ئەوانەی کە بە دەوروبەریان منزمەوە تەمینی گوزەران هەل لە ڕۆژی ئەوڵۆ لە کە ئیدارەی شورای دەست پێ بکە تەمینی گوزەرانی ڕۆژانە بە شێوەیەک کەتیا چەسانەوە نەبێ کەتیا ئستثمار نەبێ فەورەن ئیمکان پەزیرە بەڵام ئیمکان پەزیرە بەو ماناکەم گوڵ بە گوڵ ئەچێتە بەرەوە شوێن بە شوێن ئەکرێت ممکنە لە کرمانە فەرزکەن کرێکارانی کرمان بگرن بەدەست و وای لێ بکەن بە شورایی بیگەڕن و هەموو شتێکی خۆیان تامین بکەن هێشتا مەسەن لە بەلوچستان نەکرابێ یا مەسەن لە خۆراسان نەکرابێ یا لە شوێنی تر نەکرابێ ئەمە قەیناکە شتێکی عجایب نییە کەرتێکی ئابووری دیاریکرا و دەستی پێکردبێت لە کەرتێکی ترە هێشتا و کارە نەکرابێ بێژگەلەوە چونکە ئێران یعنی ئەم وڵاتە من ناوی ئێرانم کە برد مەدرمەوەی ممکنش حتا ناوی وڵاتش بگۆڕێ مەسلەیەک نییە چونکە خودی ناوی ئێران لە زمانی ڕەزاشانە هەنا ئێران خۆم ناوە ناوێکی مقدسی قەدیمی ئەجایب و غەرایبیش نییە بەڵام کارم بەسەرۆنێ ئەم وڵاتە کە ئێستام شۆڕشێتیایە ئەم وڵاتە بەشێکە لە بازارێکی جەهانی یعنی تۆ ناکرێ یعنی ئەو دەوڵەتە کە دێتە ئەیگرێ بەدەستەوە کە دەوڵەتی کرێکاریە ئەم دەوڵەتی کرێکاریە ناچارە لە ناو مناسباتێکی جەهانیە ئابوووریەکەی خۆی ئاڵ و گۆڕ پێبدا و بیباتە بەرەوە ئەمەش خۆی شتی زۆر تایە کە من خۆم لەم بارەوە یعنی ئەگە مەسەڵەن فەرزکەن ئەو ڕۆژە ئەو نەتول نەکێژەکەیتە من نەتوانم هیچ کارە بکەم و بتوانم قسەیە بکەم لە جێگەیەەکە پرۆژەم هەیە بۆ یعنی پرۆژەم لە نەزەرایە بۆ ئەو جۆرەشتانە بەڵام ئەم پرۆژە فەرقیە لەوە کە لە زمانی مارکسا مەسەن لە بەرنامەی گۆتا بەحسێک کراوە کە لە ساڵی 1975 کراوە و خودی مارک لە بەرنامەی گۆتا ئاڵێ ئەلبەتە وەختێکاڵ و گۆڕێک لە کۆمەلگا بێتە بەرەوەم بەرنامانش ئەگۆڕێ مەفهومێکی ئەساسیش ئەو کاتە لە بەرنامەی گۆتایە کە بڵێم زۆر شت ئیسینادی کردوتە سەر یاخود پشتی پێبەستووە بە ئینگلیزی پێڵێن سکارسیتی یان نودرە یاخود نایابی لە بەرهەموو ئەوانەیە کە بەرهەم بە جۆرێک لە جۆرەکانیانە بێ حسابیەوە بکەین وەختەکە باسی سەردەمی مارکسەکەی نشتا ئەو بڵێن سەمادە نایترۆجینە دروست نەبوو بکەوا بکە عرز هەروە بەپیت بێت و بەپیت بێت و بەپیت بێ واز دوسێ ساڵ جارێک ڕایان گرتا هیچ چیانتیانە چەنابوویکەوە پیتی بۆ بگەڕایەتەوە یاوەی راحەت سەنعەتی نەبووە وەختە نه ئەسڵەن دنیایکی تر بوو ئەنجۆرێکی تر بوو ئەمڕۆ ئەو وفرەیە کە هەیە ئەو بڵاویە کە تۆ باست کرد لە بەرهەمێنانە هەیە زۆر مەسایل لێتوانێت تەجاوز کات و تێپەڕێنە بڵێ لە بەرنامەی گۆتا باسیەوە کاڵێ خود بواقعێتەوە عن ئەڵمان بەشێکی زۆری فەلاحەت و جوتیارن بەشێکی کەمی کرێکارە بخۆسە بۆ ئێران ناتوانانی وا بڵێ یعنی وڵاتی ئێران ئەلان 170 خەڵکی شارن و کرێکارن و غێری کرێکارن 130 مەسان ئەگەرێتەوە بۆ بەشی فەلاحەتۆمان کە ویش هەر لەو سەردەمەیە فاتح لە 150 خەڵک
بەرهەمی زراعی کردوانی بۆی کەوا دوو کەس نانخوا کەسێک مەجبور بۆ لە بواری ئامادەکردنی خواردنا کار بکاتوانە ئێستا بەپێ ئەو ئستاتیکانی کە بڵاوە بێتەوە ئێحسایەتەکان ئەڵێ لە 5 خەڵک پێویستە بۆی کەوا خواردن بەرهەم بێ یعنی ئەم کۆمەڵگانەیە بە زۆر نازانم لە شوێی دنیاە هەیە فەلاح زۆرتر بێ لە کارگەر بەڵام بەرحاڵ لە ئێران و عێراقەوانیە ئەخوانیە بێژگەلەوە من شتێکت بۆ گەرمەوە کە مربوطە بە زمانی شام زمانی شام من بەرحاڵ لەگەڵ بازە کەسێک قسەمە کرد ئەو وەختە هەرو مەسەلە گەرمی خەڵکی ئێران دەوڵەت نەیەکڕی وایە دەوڵەت بیکرایتر دەوڵەت نەیەکڕی یا ئەگەر بیکرایە بە قیمەتێکی زۆر کەمی کردی بۆ چونکە لە ئوسترالیاوە گەنمە هات ئەو گەنمەکە لە ئوسترالیاوە ئەگەیشتە ئێران هەرزانتر بوو لەو گەنمەی کە فەلائی فرۆشت دە باشە من پرسیارم کرد لە کەسێک کە بەرحالسە ناوی نابم بە نەماوە بەداخۆ وتم بۆ واکەنەخ بۆ لە ئوسترالیاوە گەرمێن بۆ ئێران بەڵام مەسەن لە فەلای ئێرانی ناکڕن ئەوە وتی ئاخاگە لە فەلای ئێرانی بکرێ وتی گەنم و نان مەسلەیەکی مهمە چون نانەگە گران ببێ چونکە کرێکار بەشی زۆری معیشەتی لەسەر نانە کرێکار گرانە بێ کرێکار گران ببێ بە زەرەری ئابووری مەزوری لە بە زەرەری ئابووری سەرمایهداری بۆ وەختەی دیارە بەڵام ئەگەر تۆ بێنی گەنم لە ئوسترالیاوە بێنی زۆر هەرزانتر تەواو بێنی نان هەرزانترە بۆ مانای مەزرم وایە ئەمە قسەیەک بۆ وەختە کراوە من فەورن تێگەیشتم کە ڕاستەکە یعنی ڕاستەکان لە ڕوانگەی حکوومەتی ئەو وەختەی شاو لە ڕوانگەی بورژات ئەو وەختی ئێرانەوە مەسلەی ئەو بوو کە کرێکار لە خوار ڕابگیرێ بە هیچ جۆرە کرێکار مەجبور نەبی زیادی بکەیت جا بەڵام ئێستا ئەگەش حکوومەتێکی شورای بێ و دەسڵات کرد دەستچینی کرێکار و خەڵک باشە چیەکە یعنی مەسەڵەن گەنم لە ئوسترالیاوە نایانێ ممکنە بیهێنێ یعنی ئەبێ ئەم مشکلاتە وەختی خۆی حەل بکرێ ئێستا من ناتوانم ئەم قسانە بکەم چونکە بازارێکی جەهانیە وەختی وایە مەسەن تۆ لە چینەوە جینز بێت بۆ ئێران لەوانەیە زۆر هەرزانتر بێت تاوەکە لە ئێران ئەمەسان خەیاتی بۆ دابنێت و بیدورێ مەزۆرتانە بە وەسیلێ ئەو دەوڵەتە ئەکرێ ئەو وەختە بەڵام زۆر شتی تر هەیە ئێستا من یەک دوو مثالم هێناوە زۆر شتی تر هەیە کە من ئەتوانم وەکو پرۆژە باسی بکەم بۆچی چونکە من ئەلان ئیجازە دەم بەخۆم بە پێی تەجربەیە کە هەمە و بپێی زانستێکە ئەم دوانە تەجربەیەکی طولانی 56 ساڵەی تێکۆشەری نەک خوێندەواری فقط لەگەڵ خوێندەواریەک و زانستێک کە هەمە ئەم دوانە ئیجازەم پێدا کە من لەسەر مەسلەی ئەوەی کە لە داهاتوە چۆن سۆسیالیزم لە ئێرانە لە داهاتوی مەزرم دوای ڕوخانی جمهوری ئیسلامی چۆن سۆسیالیزم لە چۆن سەرمایه‌داری لابێ چۆن کاری کرێگرتە لابێ چۆن برسێتی و بێکاری لابێ چۆن ئەم کارانە چۆن بکە چۆن ساعتی کاری ڕۆژانەی هەر کرێکارێک بێنیتە خوارەوە بەنسبەڵان چەنەکە ئەلان لەوانەیە نزیکی 50 ساعت بێ حتا بازە کەسە دوو ئیشەکەن وانە لە ئێرانە معلومە بە فەرزی ئەوە ئەگەر قانونیش بێ نەدام 40 ساعت یا 45 ساعت هەرچی بەڵام حکوومەتێکی کرێکاری کە دامەزرێ ئەبێ فەورەن بتوانێ وەزعەتێکی وا فراهم بێنێ کە ساعتی کاری ئینسان لە هەفتە لە ساڵە لە عمرە کەم بکاتەوە بە قانون کەمی بکاتەوە ئەگەنا ئەگە کەمی نەکاتەوە ئەی بۆ شۆڕشمان کردو ئەی سۆسیالیزم بەکاری چییە ئەگەر من نەتوانم بەشێک لە ژیانی خۆم بەدەست خۆم بێ ئەنێ بێ هەر کار بکەم بە خاتری سۆسیالیزم خۆ سۆسیالیزم حەج و عیبادەت نییە سۆسیالیزمیانی لە ڕۆژی ئەوڵەوە بێ ژیانی دانەدانەی خەڵک لەو وڵاتە کە قەرار سۆسیالیزمی تیاین بکرێ هەر بۆیە ئەوەی کە لە رووسیا کرا کابرا گیان هێناوە بە ناوی ئێستاخانۆف نابوو قارەمانی کاری سۆسیالیستی شەوڕۆژە 18 ساعت کارێ کرد دەبنەوە ئەو کەسە کە شەوڕۆژە 18 ساعت کارەکە بۆ دەوڵەتی سۆسیالیستی ئەوە نوێنەری من نییە نوێنەری هیچ بەشەرێک نییە
یاخود کۆمونیزمی جەنگی یاخود شەمەکانی کۆمونیزم سبوت شیوعی یاخود کۆمونیزمی جەنگی ئەوانە بەڕاستی ئیزافاتێکی زۆر ناشرینن بۆ ئەمانە هەمووی باسی جیاوازن. کۆمونیزمی جەنگی نادام ئەگەر شەڕێک بۆ ئەبێ چی بکەین، ئەگەر شەڕێک بۆ وەختە بێ ڕوبەڕووبی لەگەڵ ئەو شەڕە. بەڵام ئەو وەختە کە مەسەڵەن ئەگەر حکوومەتی شورایی ببێ، ئەگەر نظامی شورایی بێ، هەموو خەڵک مسەلەحن. یعنی ئەمەش باسەکە لەسەر هین بوو، باسەکە لەسەر ئابووری بۆ وەختەش ئێمە زۆر کار بکەین بۆی کەوا ڕزگارمان بێ نەجاتمان بێ. ئەگەر سۆسیالیزم ئەگەر معنای ئەوە بێ کە تۆ مثلا لە زمانێکە کە سەرمایه‌داری بۆ هەفتەی 40 ساعت کار کردو، بەڵام ئەلانە بێ هەفتەی 50 ساعت کار بکەی، ئەوە سۆسیالیزم نییە، ئەوە سەرمایه‌دارەیەکی خراپترە. من لەبیر ساڵی 1990 پێم وایە وەختێک راپەڕین کرا لە کوردستانی عێراق، هەر لە شاری سلێمانی لەوێ باسی 35 ساعت کار کرا لەلایەن کۆمونیستەکانەوە. 35 ساعت کار 35 ساعت کار. ئەو وەختە یەکێک لە ڕابەرانی بزوتنەوەی کوردایەتی وتیانی چی ئێمە کوردستان ئازادکردن بێ ئاوادانی بکەن و کرێکارە بێ 70 ساعت لە هەفتا کار بکەن. معلومە تۆ ئەگەر بتەوێت 70 ساعت کرێکار کار بکە، معناوە تۆ سەرمایه‌دارێکی ئەوێت لە هەر کرێکارێ دوو قاتی جاران کەڵگوەرگ یعنی بیچەوسێنیتەوە. بەڵام ئەگەر سۆسیالیستی بێ ئەبێ هەر لە ڕۆژی ئەوڵۆ معلوم بێ کە سعاتی کاری هەفتگی هەر بنیادەمە چ ژن چ پیا و چ جوانێکی مەسەن 18 ساڵ کە تا دەدێتە سەرکار، خۆ ناوی بڵێ تۆ تادات سەرکار جوانێ بێ 45 ساعت کار بکەی، ئەبێ سعاتی کار بە پێی قانون کەم بکرێتەوە، چونکەەوە مهمترین مەسەلە ژیانە. منظور هەموو ئەمانە مەسائلەکەن کە ئۆی ساعتەکەمان زۆر تێپەر بووە. بەڵێ من ویستم باسێک پرسیارێک بکەم لە ئاخیرا فاتح. ئەزانم کاتەکەمان زۆر تێپەڕیەوە، بەڵام باسەکە زۆر خۆشە، بەڕاستی من پێ خۆش نەبوو مقاتع بکەم. دیاران باسەی هێنەیە چونکە کەمتر ئەم باسە کراوە. هاوڕێ فاتح، ئێمە لەسەر سیاسەت زۆر قساکەین، لەسەر دەسەڵات زۆر قساکەین، لەسەر ئازادی قساکەین، لەسەر مافی ژنان و بەرابەری ژن و پیا، کە هەمویان مەسایلی زۆر گرنگ و زۆربوری، بەڵام کەمتر لەسەر ئابووری قساکەین، وەگەوەی شۆڕش هەموو شتێک بێ، بەڵام پەیوەندی بە ئابووریەوە نەبێ. بۆیە من ئەزانم کەم بەرنامەی ڕەنگە کافیش نەبێ و بەس نەبێ بەرنامەی ترمان پێویست بێ لەم بابەتەوە. بەڵام یەک پرسیارم ماوە لە کۆتایی ئەمەیە کە سەرنجێکی ڕەخنەگرانەش بووە لەمەڕ مەسائلی تەحەزوبەوە. تەحەزوب لێرەیە لەکوێیە ئەوەستێ؟ ئایا حکوومەتی کارگەری بەبێ حیزبی کارگەری ممکنە، یاخود بەبێ ئەحزابێکی کارگەری ئیمکانی هەیە؟ و ئایا حیزبی کارگەری ئەمڕۆ یانی چی؟ ئەمڕۆ لە عەسر و سەردەمی زووم و ئەنتەرنێت و فەیسبوک و سۆشیال میدیا و ئەوانە، ئایا هەمان ئەو حیزبەیە کە باسی حیزبی منزەبیت و حیزبی دیسپلیندار و ئەوانە زۆرەکرێ لەسەر بەلشەفیزم، کە بازێک لە سەرچاوە تاریخیەکان ئەڵێن ئەوەی کە زۆرتر حیزبی بەشەفی جا کردوتەوە لە حزابەکانی تر سنگ فراوانی بۆ وەرگرتنی هەموو تێڕوانی نەجیاوازەکان لە ناو سۆشیالیزمێکی کارگەریە، نەگەوەی کە ئینزیباتێکی کرد. بەڵام بەهەرحاڵ حیزبێکە ئەبێت دەسەڵاتێکی شورایی دامەزرێنێ، بنجاری وایە لە خۆمە پرسم ئایا ئەتوانێت ئەم حیزبێک بێت کە لەسەر مۆدێلی پەرلەمانی دامەزرابێت، 4 ساڵ جارێک کۆنگرە بگرێت و کۆنگرێ کۆمیتە ناوەندێک هەڵبژێرە بۆ 4 ساڵ جار هەموو اختیاراتێکی هەبێ و ئەم کۆمیتە ناوەندیە جاری وایە سکرتێرێک هەڵەبژێرێ هەرواز نایەنێ، سکرتێرێک هەڵەبژێرێ 30 ساڵ سکرتێرە. بەڕاستی ئەم جۆرە تەحەزوبە، ئەم جۆرە حیزبە کۆمونیستیانە ئەتوانن بۆ ڕابەریکردنی شۆڕشێکە دەسەڵاتی شورایی بەرهەم دێنێت و دایە مەزرێنێ کارابن؟ هاوڕێشەمال بە نەزەری من بەحسەکە ئەوە نییە چی باشە و چی خراپە. ئەسڵەن لە 200 ساڵی ڕابردووە هیچ کۆمەلگایەک بووە کە حیزبتیانە بێ سیاسیتیانە بێ، چ کرێکاری چ بورژوایی چ وردە بورژوایی چ غیره بڵێ. یعنی حیزب دروستکردن شتێکە لەگەڵ مثلەن لەگەڵ شۆڕشی فەرانسە بەدواوە لە هیچ کوێک نابینیم. یعنی نازانم تاڵبانی ئەفغانستانی سەر چۆنە، بەڵام ئەوە لەسەر حسابی بەشەریەت ناوێ بنووسێ، یا لەسەر حسابی تەمەدن ناوێ بنووسێ، یا لە ئێرانە
حزب قدغه یا فلان یا مثلا حتى لە کوردستانی عێراق ئەمە کەڵێن دوو حزب هەموو شتێکیان بەدەستەوە گرتووە ئەوڵێن شت معناوەیە حزب ڕۆڵی هەیە بەڵام تەنیان لە هەرێمی کوردستانە نییە لە ئەمریکاشا 200 ساڵە دوو حزب دەسەڵاتی سیاسی دەست بەدەستەکەن دوو جەماعەتی مافیایی حزبی دموکرات و حزبی ریپابلیکن دوو جەماعەتی مافیایین کە ئەمریکایان گرتووە چی خۆیانیت بەڵام حزبن یعنی ئەگەر سوالەکە ئەوەیە ئایا حزب لازمە بۆ ئاڵگۆڕی کۆمەڵایەتی منەڵێم بۆ ڕاگررتنی حتا جامعی سەرمایهداریش بورژوازی احتیاجی بە حزب هەیە چ بگا بەوە کە چینی کرێکار بۆ ئاڵوگۆڕی کۆمەڵایەتی معلومەوێژ احتیاجی بە حزب هەیە یعنی نەتەنها حزب ڕێکخراوی کرێکاری شورا سندیکا هەموو ئەمانە کولکتیوی جۆر بە جۆرن یا مثلەن شەبەکەهای محافلی کاریگەری ئەمانە هەموو بەپێی وەزعیەت و شەرایەت و ئەوەی حکوومەت چی ئیجازە بدا و چی سەرکوت بکا و چی زیندانی بکاومانە هەوڵدانێک بۆ ئەوەکە خەڵکانێک کە قەرارە شتێک بگۆڕن یەکگرتوو بن ئەم یەکگرتووبوونە بەشێکی ناوی حیزبەیە ئەگەر کەسێک ئیمڕۆ کە هاوڕە شەماڵ کەسێک بێت لەگەڵ من و تۆ بەحسیەوە بکە کە ئایا حزب بە وەکو حزبی بەڵشەوی وابێ ئەڵم باشە حزبی بەڵشەوی 100 ساڵ لەمە بەر بووە قەیناکە باسی بکرێ بەڵام بەر لە حزبی بەڵشەوی مەسەڵەن حزبی تریش بووە بەر لە حزبی بەڵشەویش یا مەسەڵەن فەرزکە ئینتەرناسیۆنالی یەکەم بووە هەموو ئەمانە تەجربەی تەحەزوبن تەجربەی تەحەزوب شتێکی باشە کە لێکدانەوەی لەسەر بکرێ بەڵام وەکو شتێکی مێژووی مربوط بەو وەزعیەتەوە بەو زەمانەوە بەو شوێنە نەک وەک شتێکە گویا ئەسڵەکە کە لە تەواوی زەمانەکانە ئەم ئەسڵە ئەڕوا بەرەوت یعنی چی مەسەڵەن ئەمڕۆگە مەسەڵەن کەسێک بڵێ حزبەکەی من حزبێکی بەڵشوویە ئەڵێم بۆ وا قسەکەی پێم بڵێ حزبەکە چۆنیت یا مەسەڵەن حزبی لێنینی ئەخم نازانم حزبی لێنینی یانی چی بەڕاستیانێ مەزورمەوەی ئەگە کەسێک پێم بڵێ حزبی لێنینی خۆ من ڕخنەی لێ ناگرم بەڵام بڵێم باشە بۆڵێ حزبی لێنینی پێم بڵێ بدام حزبەکە چۆنە یا حزبەکەمان چۆنە لەبەرەوە حزب ضروریە بۆ ئاڵوگۆڕ طبعا دوایش لە سیستمی شوراییشا بە بڕای من ئەوڵەن معلومە حزب ئازادە لە سیستمی شوراییە وەختێک حزب ئازادە ئەگەر چینی کرێکار حزبی نەبێ و بورژوازی وردە بورژوازی حزبی بێت دێ و شوراگرێ بەدەسەوەیتر ئێمەزرمۆیە ئەمە تۆزێک لە لای من بێقڕاب بەدیهیە کە حزب لازمە و حزب زەرفێکی زۆر مهمە دیسیپلین زۆر شتێکی مهمە بەڵام دیسیپلین لە زمانی ئێستا بەخۆمەسان فەرزکەن لە سوێدا سۆسیال دموکراسیە تا 30 ساڵ لەمەوبەر کلوپیان بوو ئستا کلوپیان نەماوە چونکە بە ئینترنێت کارەکەنیت یعنی کۆبوونەوەکان ئێستا بە زوومەکرێ بە جاران بە پاڵتاکە کرایسە بە کلاب هاوسەکرێ بە شتی ترەکرێ یعنی ئەم شتانە هەڵ لە حاڵی ئاڵوگۆڕە بەڵام بە بڕای من حزب لە ئەساسا مهمترین مەسلەی حزبەوەیە کە ئەوڵەن چینایەتی بێ و درۆنەکە یعنی تو ناکرێ حزبی چینێکی تربی بەڵام بڵێ من حزبی چینێکرەکە ناکرێمە یعنی بۆت ناچێتە سەر ئەمە یەک دووەمەوەی حزب بێ ڕاستە حزب بێ بەرنامەی ببێ بەڵام هیچ بەرنامەیە جێ ئیقدامی عەمەلی حزب ناگرێتەوە ئیقدامی عەمەلیش ئیقدامێکی کۆمەڵایەتی یعنی حزبێک کۆمەڵایەتی و سیاسی نەبێ هەر تشکیلاتی بێ یا بڵێن باسی چیمە کرد ئەڵان لەبێرم چۆ بێ حزب بەڵێ بەرنامە مەسەڵەن بەرنامە شتێکی زۆر مهمە بۆ حزب بەڵام ئەتوانێت ئیقدامێکی عەمەلی یا وجودێک حزورێک لە بزوتنەوەیەکە یا لە تەحولێکە لە 100 دانە بەرنامە مهمترە منزورمەوە نەیە بەرنامە کەم ئەهەمیەتیە بەڵام بەرنامە ئەتوانێت حزبێک بەرنامەی ببێ بەڵام لە وەختێکە کە قرار بێ کارێکی مهم بکە ئەو کارە مهمە نەکا دەی نەکا بەرنامەکە ناگەی بە فریای منزورمەوە بەحسی ئەوەی کە حزب چۆنە لە زمانی ئیمڕۆ بەحسێکی بەبڕای من بەحسێکی کراوەیە و یەکێک لەو شتانە کە مەسەڵەن لە تەجربەی حزبەکانی پێشوە من حەزەکەم زۆر بیگەڕمەوە یەکیانەوەی مەسەڵەن بەر لەوەی
مارکس و ئەنگلز بچنە ناو حیزبی عەداڵەت حیزبی عەداڵەت داوایان لێکردن دوو کەس بوون لە پاریسا هەموو کەسێکی زانی ئەم دوو بنیادەمانە مهمن و کۆمۆنیستیشن مەبەستێک گروپی عەدالەت خوازەکانە بەڵێ خوازەکان وەسا وەختە وای چی واتلینگی لێبوو لەولاوە مەسەڵەن لە فەڕەنسا پرۆدم و لەولاوە باکۆنین و لەولاوە کێ بوو لەولا ئەنواعی کەس بوونێ بەڵام ئەم مارکسە و ئەو ڕفیقەی دەرکەوتبوون حزبی عەداڵەت داوای لێکردنەوەتی بێنە حزبەکەی ئێمەوان یەکێک لە پرسیارەکان کە وەختە مارک کردیوتی باشەوە لە ئەساسنامەی خۆتان ئەوتوتانە هیچ کەس ناتوانێت لە دوو حیزبابێ یانی چی بۆ کەس ناتوانێت لە دوو حیزبابێ نەیانتوانی جواب بدەنەوە ئێستاش بە نەزەرم نەبێ لەم کەسانەکان لە ڕابردەم حیزبانە پرسی بڵێ بۆ ناکرێت لە دوو حیزب کەسێک لە دوو حیزبابێ یانی چی ناکرێت ئەخیانی چین بۆ ناکرێت مەزمەوەی ئەم پرسیارە ئەو وەختە 170 ساڵ بەر لە ئێستا مارک کردوێتی ئەلهان شەتوانی بیکەیت ئەمە لایەکتری لە ئەنتەرناسیۆناڵە وەختە ئەنتەرناسیۆناڵ دروست بوو چون مارکسیان داوەت کرد مارکس لە پێکهێنانی ئەنتەرناسیۆناڵە شکۆلەترین تەئسیری نەبوو بەڵام ئەوەندە بنیادەمێکی ناسراو بوو چون بانیان کەوتیان تۆ بێ افتتاحیە ئەم مارکس بوو بە ڕابەری ئەنتەرناسیۆناڵ بەڵام وەختی بوو بە ڕابەری ئەنتەرناسیۆناڵ دوای ماوەیە وتی ئەم شوراکە شورای سەرەوەی ئەنتەرناسیۆناڵە و منیش لە ڕاسیە هەم بۆ حتمما یەک نەفەر هەمیشە لە ڕاستیم شورا بێ بە هەر وەختێک جەلسە بوو بۆ ئەو جەلسە نەفرێک هەڵبژێرین بۆ بینی ئەو جەلسە تا جەلسەکەی تریش هەیەتێک ببێ بەڵام لازم ناکە یەک نەفەر ببێ هەتا وای لێ کرد مارکس دەخۆ ئەمە گوناح نییە ئەلعان یەکێک بێت بڵێ بۆ وانە بێ خراپی چی خۆمەش تەجروبەیەکەیتە بە قەولی تۆ ئامەسەن بەعزە حیزبەکەیە کە ئێمە ئەیان ناسین کە ڕابەریەک یعنی مەسەن نەفەری ئەوڵەکەی 40 ساڵە هەر هەیە یا 20 ساڵە هەیە 25 ساڵە هەیە نادام چاکەیە خراپە من ئایسە لە بەحسی من و تۆ لازم نییە بیبڕینەوە کە بەکام حاڵان شتێک لازمە فاتە جانەزانی چۆنە حیزە بەبێت لە جنسی ئەو دامەزراوە سیاسی بێکە ئەوێ پێچی بێنێ حیزبێکە بیوێ دامەزراوەیەکی سیاسی زۆر متەمەرکز و باڵادەست و ئەوەی کە دەستی لە هەموو کون و کەلەبەرێکی کۆمەلگایە دامەزراوەیەکە کە لەسەرەوە ئیداراکرێت و ئەوانە بەڵێ حیزبێکی بیرروکراتی چەقبەست و زۆر ناوەندی کار زۆر نامتەسامح و تۆلەرانت لەگەڵ هیچ جیاوازیەکە لە ناو حیزبە دروستە بێ واگەر تۆ کۆمەلگایەکی کراوە بە ئیدارەیەکی شوراییەوە ئیداراکەی و دەسەڵاتی داهاتووی چینی کارگەر دەسەڵاتێکی شوراییە ئەو وەختابێ حیزبێک لە جنسی ئەم دەسەڵاتە شوراییە پێکبێری ناڵێم حیزە بێ وەکو شوراوا بێ بەڵام هەمان ئەو میکانیزمانی کە لە ناو شورایە و دیموکراسێتێکی ڕاستەوخۆ ئازادێکی ڕاستەوخۆ بەشدارێکی ڕاستەوخۆی هەموو ئەندامانی کۆمەلگا لە ئیدارەکردنی کۆمەلگایە پێگەێنێت و ئەوانە بۆچی ناتوانێت ئەحزابەکان ئاوا بێت و بە داینامیکیتێکی زۆر زیندووترەوە لەگەڵ ڕووداوە سیاسەکانە معاملە بکە ینی بازێک مؤسساتی حیزبی هەیە ئەمە کۆمیتە مەرکەزیەتی ومە لەسەرەوە مەکتەب سیاسیەوە لەسەرەوە ئیدارێ شعور بە هەڕەمێکەکەی هەرەمێک دامەزراوە و دانراوە دواتیش کە دیتە سەرەوەی کە باز لە کێشەکانی ناو کۆمەلگاکە لە کۆمەلگا بوار بە ئەندامانی کۆمەلگا نادرێن کە لە ئوموری کۆمەلگایە ئیدارە بکەیت تۆ حیزبەکەی خۆت کە لەسەر بنامەی کۆمونیزم دامەزراوە ئەندامەکانی توانای فعالیت توانای بەشداریکردنیان لە بڕیاری سیاسی دانانیە چۆن نتوانی قسە لەسەر داهاتوێ بکەیت کە دەسەڵاتێک تیادا بمەزرێکە خەڵک توانای بەڕێوەبردننی کۆمەلگایان هەبێ بە بڕای منە شتانە متەناقزن ئێمە بەسەریانە تێپەڕێوین بەهەنێک شتمان بە میرات بۆ ماوەتەوە کەمتر سوالمان لە بەرامبەریا کردووە من وازانم کە لە سەروەختی تەرحکردنی هەموو پرسیارەکانە بەڕاستی دقیقاً من پێم وایە وەختی خۆی لێنین کە گەڕاوە بۆ سەفەرە گەڕاوە لە ڕۆژی ئەوڵا ئەو شتانی مەشهورە بە تێزەکانی ئاوریل یەکێکشان ڕەتی بە حیزبەوە بوو بەڵام بەرحاڵ من ئەم قسانەی تۆ تایی دەکەم شتێکی لێ زیاد دەکەم ئەڵێم لە دەورانێکا کە مەسەڵەن نظامی شورایی ببێ حیزبێکی ئینقلابی کۆمۆنیستی کە لەو کۆمەلگا بێ ئەبێ لە شوراکە پێشڕەوتر بێ ڕاست
نەک وەک شورا بێ یا مەسەن لە شورا لە سیستمی شورایی دواکەوتوتر بێ سازمانەکەی ئەبێ پێشرۆ بێ و نەک لە زمانی شورا لە زمانی خەفەقانیشە لە زیندانیشە ئەگە حیزبێک دووشتی نەبێ بەبڕای من حزب نیە ئەسڵەن یەکێکەوە کە ئەبێ اتحاد دروست بکە یعنی کۆلکتیڤێکی گەورە دروست بکە هەرچی گەورەتر بەڵام لەوە مهمتر ئەبێ ڕەهبەر بێ حزب بێ ڕابەر بێ یعنی من چەند ساڵێکە بەحسیەوە کەم ئەڵێم ڕابەری و سازماندەهی ئەمە لە ئیسلاحێمە ئەمانە دووشتن زۆر لازم و مەلزومی یەکترین بەڵام من بەبڕای من کاراکتەری ڕابەری مهمترە لە کاراکتەری ڕێکخستن چونکە ئەگەر کەسێک یا کەسانێک یا بڵێن ئۆرگانێک ئەگەر قدرەتی یا کاراکتەری ڕابەری بوو مەجبورە سازماندەهیش بکە بەڵام ئەوانەی کە خەریکی سازماندەهین ئیلزامەن ڕابەر نین مەسەڵەن لە تەجربەی حزبی بۆڵشویکا سڤێردلۆڤ مەشهور بوویتر لە سڤێردلۆڤ مەشهورتر لە ڕێخستنا من کەسم لەبیر نایە بەڵام سڤێردلۆڤ هیچ وەخت ڕابەر نەبوو معنایەوە نییە مشکلێک لە کارەکەیە بوو کارەکەی زۆر گەورە بوو بەڵام ئەو کارە گەورەکە ئەوەی کرد جواب دەرەوەی ئەو وەختەی ئەو کۆمەلگایان نەبوو چون ئەو کۆمەلگای احتیاجی بە ڕابەریەک بوو و بەبڕای من لێنین ئەو کاراکتری ڕابەریە لەو هەشت مانگ و مانگان نیشاندا لە خۆی یا بە دەرەجەی ترۆتسکی نیشانیدا لە خۆی لەبەرەوە مەسەلەی ڕابەری لە حیزبە یا لە ڕاهبەری حیزبە شتێک هەیە هاوڕێ شەماڵ لە رابطە لەگەڵ حیزب و لە رابطە لەگەڵ ئەو سەرەوەی و هەرێمەکە من حەزەکەم باسی بکەم ئەوژەوەی لە سەرەوەی هەرێمی حیزبی پۆست هەیە و ڕابەری هەیە یا پۆست هەیە و ئۆتۆریتە هەیە ئەم دوانە بەبڕای من لە یەک گیان ئەتوانێت ئەگەر یەک بن زۆر باشترە یعنی ئەگەر کەسێک کە پۆستی یەکەمی حیزبێکی هەیە ئۆتۆریتی یەکەمیش بێ لەو حیزبە و قدرەتی ئەوەی ببێ ڕابەری بکات لە کۆمەلگا نەک لە حیزبەکەی خۆیە حیزبەکەی خۆی وەکو چودام وەکو ماڵی خۆی وایە لێ حەسێب نییە ئەگەر توانێت لە کۆمەلگا ڕابەری بکە و ئەو ڕابەریکردن لە کۆمەلگا من پێڵم ئۆتۆریتە خەڵکی تر بعضە کەسی پێڵەن کاریزما من بەلام وایە کاریزما ئیسلاحێکی نوعی مەذهبیە من هیچ سەمپاتیەکم بە کاریزما نییە حەز ناکەم نەتۆ نە من نە هیچ کەستر لە بزتنەوەی کۆمۆنیستیا کاریزمای ببێ حەزەکەم ئۆتۆریتەی ببێ ئۆتۆریتە شتێکی کۆمەڵایەتیە شتێکی تەنیا حیزبی نییە بەڵام ئەگەر کەسێک شتێکی متەبادلیشە شتێکی متەبادلە شتێکە دیالەکتی چیە لە پرۆسەیەکی زۆر زیندووە لەگەڵ ئاڵوگۆڕە نەکوەکو کاریزماکە هەستەکەی لە شتێکی میتافیزیکیە لە دەرەوەی هەموو مەسایل و پەیوەندی کۆمەڵایەتەکانەوە بەنظرمە کاریزما بێژگە لەوە شتێکی میتافیزیکیە شتێکی سێکتیە واست یعنی بە دەرەجەیەک مەسەڵەن کەسێک پێ بڵێنەوە شخصێتێکی کاریزماتیک هەیە شەرتیەوەیە جەماعەتەکەی خۆی ئەو بە کاریزما بناسن ئەگەنا نابێ بە کاریزما بەڵام ئۆتۆریتە شتێک نییە شتێکی کۆمەڵایەتیە یعنی لەوانەیە مەسەڵەیەکی وەکو لێنین دەوڵ کە چوە بە رووسیا تەنانەت جەماعەتی حزبی بۆڵشویکیان ئەمە بەعزە قسەیەکەکە ئینسان پێی سەیرە لە هیچ شێتە چێ بەڵام ئەوەندە ئۆتۆریتەی بوو کە مەسەڵەن لە ناو مێشوکەکانە کەس پێیا بووتی ئەم کابرایە قسانەی زۆر مهمە ئەمە مهمە تۆ لە خارجی حیزبەکەی خۆتەوە یا لە خارجی سێکتەکەی خۆتەوە بەڕسمێتی بن بەڕسمێت بدەن ئەمانە بە نەزەر من بەڵام فرامۆشی نەکەین ئەم قسانەکە ئێمە کردمان یەکەم بە معنایەوەی حزب زۆر ضروریە دووهم بە معنایەوە حزب ئەبێ زۆرترین ئازادی دیدگان لە ناویە ڕێپێدراو بێ منزمەوەیە ئەگە کەسێک مەسەن هات لە ناو حزبێکی مەسەن حزبی بۆڵشویکە هاتوتی ئەمە ئەم لێنینە چیە کردوتانە بە ڕێز من ئەسەن قبوڵم نییە ناکرد لەسەرەوە دەریەکەی ئەکرێ کۆبوونەوەیەکی پێ بکەی ئەکرێ بیبی بۆ لای لێنین بڵێ باشە بەیەکۆ چای بخۆن قاوەی بخۆن تۆ نظری خۆدا گۆڕی نایگۆڕی نشی گۆری نەیگۆڕیتر یعنی هیچ شتێکی مقدس نابێ
للسيستم حزبية بمقررات وبأساسنا مقدس بكره ريب بدرب النقد ببرامن مهمترين يعني أوي كبيرن رخنا لكرديا مهمترين مفهومي آلو غور بيكردني كومالغايا يعني أوي كبيرن ديالكتيك لويت يعني تو مثلا أجا استراتيجية كد بمعنى أوي أمشتك استهاية قبول الدنيا نقد يكي بلام بوي كنقدي بكي وبيغوري احتياجت ميثودي ديالكتيك هي چونك ميثودي ديالكتيك معناه تون لم يشكي خطوة حركة ناكي بوشتي بغوري تو أوشتك هي أي غوري يعني مثلا استا ويكيبيديا هي تو اگر اتويل ويكيبيديا عبور بكي ويكيبيديا بغوري هذا خو ناقري تو بدوري تتر نماويت يا مثلا انسيكلوبيديا الان اگر ما بين الكتاب خانه كان ماوا يعني كوملقا وقتك شتيكي بيش خسته بيش وبناء بردسيتو اگر كتاب بغوري ابي لسر اساسي او اشتك هي او بغوري من لو قساناك دو حفت لو بيش كرت ما نوتم ام شورشا قرباني غوري وبا قارمان يعني بشكل كوملقا للدورية كالجر ظلمة كالجر اشتكى ابن بقرباني بيدنگ منه بهر دليلك زور تشخيص نادي بو وايا بو ام سايكولوجيا بو زالبو بسرم كوملقا بلام كوملقا او اغوري يعني او كابشتيكي تر منظور مويا ام قانونانا كوقتي خوي ماركسيز لهيجلو هنا بلام بقولي خوي نكي هيجلي هالجراو همو امانه هرشي زانستا هرشي ترقيه لكوملقا تاريخي لجيكو هاتو لجيكا غورياوا همو امانه برخنا اكريو تو اگر رخنا لنا حزب كان نبي يعني شي شلون اكريو او حزب شلون توان لكوملقا ما شيء تقريبا بلام اكري ام بنظري من ام قسك ام برسالة كي درسته بشكل حزب موجودانا سنة هيك الان بسريانا زالا كلواني لقل ام وضعيته مخصوصا لقل وضعية الشورش قرانا لقل رابري كردني وضعية الشورش قرانا ممكن نينو ديقل نينو ببحثي لبكري بلام اقرم بحث بقات الشويني كبلي حزب مهم نيا من الان خوم قبول مني الان من بهرحال دوس بي ابن بهشتا ويكسال لو انا من انرجيا ومن بين نوعي ديسيبلين نوعي ركراو نوعي فلان وانا خوم بتوانم بريوي ببم بلام هیچ تردید مني لو كبو آلو غورك حتى بو راقرتني سيستم كان عند كوملقا حزب ضروري است مثلا يكي ممكن بوله ايران 44 سال رژیم جمهوری اسلامی هي حزب نيه با سباي بازران حزبه معلومه حزب دفتر السياسي هي مشتكي بلام حزب كان شفافية يعني وبنظر مي كيك لو اشتانا كبو حزب لازم وحزب كير شورش غيرو وحزبك الرابر بي ويك الشفافية كاملة ببه منظر أسرار تشكيلاتي أما همو فعاليتك شورش غيرانا شتي نهاني شي هي بلام شتي نهاني معناه شفافية نابه ترانسبيرنسي ببرامجي كلا مهمترين دستكوتكاني بشري امرويا يعني منظور مويا قسانة تولكشه بلام من خوم اونديك استا لخوماش كيبم تشبا انرجي تشبا وقتا ختم بيو قسانة بكم تشبا ويك الدولي كشورج قرانا من شوروج هم بشنو بدان ايران تشي بسرية يعني ولاتي ايران كومالغاي ايران تشيني كريكار سفيدي قلياني انبوغر اويتر تشيكا اويتر تشونكا يعني العام مثلا سفيدي قليان جيران دور رأي هي مثلا جماعات يلن بواي كردو هاتو تدرو هذا او هرايا كردو دوباره بيكردو جماعات الشغلان اما كاريكي باشك او كردويتي يعني شي دقيق شكا كسك لسرواي قرن رجم واعد اقوانكي بكالقنايا اقوانكي ناتواني بيقوري مدر ما امستانا هموي هي لبرو من لاستوى لاني كم لاستوى تا يكي ايار
واخان حەزەکەم هەردیسانی زەحمەت بە تۆ بە کاناڵی هیوا بدەم ئەم شتانەی کە پێم وایە بتوانم بەیانی بکەم زۆر بە خۆشحاڵیەوە بە پێچوانەوە زۆر پێشوازیەکەین زۆر سپاس دەکەم فاتح بۆ ئەوەی کە کەناڵی هیوا هەڵبژاردوو بۆ دەربڕینی قسەکان بڵێ ئیمکاناتم کەمە یا بڵێم بە هەرحاڵ هەرچی هەیە من ئێستا لە وەزعەتی واقعی خۆمەوە حرەکەتەکەم ئێستا کە چیم پێکرێ و پێم وایە ئەمە مهمە ڕاستەکە لە دەورانی کۆمونیزمە هیوادارم بگەین بەوە کە هەرکەس هەرچی ئەتوانێت بیکە بەڵام هەرکەس هەرچی پێویستە لە اختیاریان ببێ بە شێوەیەکی مناسب و بەرابەر بە هەرحاڵ من ئومێدوارم ئیمکانمان ببێ ئەم قسانە باسانە بکەین و خەڵکێکە گوێمان لە یەکگرێوچاوی لە ئێمەوە هەیە ئەمجارە خۆیان بچن لە شوێنی تێکۆشانی خۆیان هەوڵ بدەن بەڕێوەی پێشنیارم هەیە فاتح لە سەروبەندی یەکی ئارە لەسەر چینی کارگەر قسە بکەین چینی کارگەر چییە چینی کارگەر چییەوە ئەمڕۆ لە ڕۆی دنیا چۆن تعریفی بکەین باسێکە بە بڕای من مەسایلی زۆر بە جۆری تایە کاکرێ لێکی بدەینەوە و لێی ورد ببینەوە بەرحاڵ دەست خۆش منش پرسیارێکمە ئەم باسە بۆ کێ بکەین ئەگەر چینی کرێکار هەیە خۆی پێویستی نییە من و تۆ باسیەوە بکەن کە چینی کرێکار بەرحاڵە بەستمەوە لە تعریفی حکوومەتی کارگەریە لە تعریفی حیزبی چینی کارگەرە لە تعریفی ڕێکخراوەی کارگەریە هەمیشە دێنە سەرەوەی کە چینی کارگەر چییە کە خەڵکانێک لە دێر زمانەوە چینی کارگەریان بە تەنها بەوانە ناسیوە کە یەقەکان شینە یاخود ئەوانەی کە کارخانەکان و کارگەکان و بڵێنکانەکانە کارەکەن بەڵام باسەکە لەسەرەوەیە ئەمڕۆ تعریفی تر هەیە بۆ ئەم باسە بەرحاڵ مەسەلەیەکە کراوەیە دانم قسەکەت دانم باسی چێکە بەڵام من ناکۆمە شوێن تعریفی ئاکادمیک لە چینی کرێکار چینی کرێکار واقعەتێکی اجتماعیە 200 ساڵەوە ئەوەی کە مەسەڵەن مارکس و توێتی تاریخی جامعی بەشەری وا بووە سەر وایە بەحسیەوە هەیە ئەنواعی بەحسیەوە تەبەقەی متەوەستەوە فڵانەوە هەتا لەم سوێدا اتحادیە کرێکاریەکان پیانوانی ئەوان کرێکارن پیان وایە ئەوان چینی ناوەندین کارم بەوانە نییە یا ئەنواعی ئەم بەحسانە هەیە بەڵام من خۆم جگەلەوە کە لەگەڵ چینی کرێکارا بووم خۆم ساڵها کرێکاریم کردووە لە وڵاتە سەرمایه‌داری هەیە یعنی من لەسەر موجودی تەبەقەی کارگەر قسە ناکەم بەڵام لەسەر ئەو قسانە کە لەبارەی چینی کرێکارەوە ئەکرێ باس بکەین و من بە نوێری بکەمەوە کە ئەمە واقعیەتێکی جەهانیە و ئێستا ئەکسەریەتی ئینسانی دنیا چینی کرێکارن بەڵام ئیتر شینەیە فڵانە ئەوانەوە بەحسێکی ترە ئەو جۆرە تەبەقە بەندیان زۆر باشە فاتح دووبارە سپاس بۆ ئەم بەرنامە بە پێزە و بۆ ئەم گفتوگۆیە کە مەطرح کراوە پێشوازی لە هەر سەرنج و ڕخنێگەکەین لەلایەن بینەرانەوە سپاسی بینەرانەکەین بە فیدبەکمان پێ بدەن هاوڕێشەما بەڵێ لە ڕێگای کۆمنتەوە یاخود لە ڕێگای نامەوە بۆ هەریەک لە ئێمە ئەتوانن کۆمنتەکان و سەرنجەکانی خۆتان یا ڕخنەکانی خۆتان لە بابەتان و باسانی کە لێرەکرا مەطرحکەن کۆمەک بە قوبوونەوەی ئەم باسانە و ئەم لە ڕخنە پێشوازیەکەن بەڵام زیاتر لە ڕخنە لە پێزانین پێشوازیەکەن زۆر سپاس فاتح جان دووبارە دەستت خۆش بێ و مێدەوارم کاتێکی خۆش بێ و تا یەکتر دیتنەوەیکی تر تۆش و بینەرانیش بە شادی و کامەرانیە پاییز من داوای لێبوردنەکەم لە تۆش و لە بینەران قەرار نەبەوەندە توولانی بێ بەرنامەکەمان خەڵکمان بکەین و خۆشمان بەرحاڵ هیوادارم تۆش سەرکەوتوو بێ و بە هیوای دیدارێکی تر هەربژی سەرچاو بەڵێ ئازیزان و خۆشویستان بەم جۆرە هاتینە کۆتایی ئەم بەرنامەیەش تا یەکتر دیتنەوەیکی تر بە شادی و کامەرانیتان ئەسپێرم